ناوی خۆی گەورە و میهرەبان ڕۆژتان باش. ئەمڕۆ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانمان هەبوو بۆ دوو بابەتی گرنگ لەسەر ئەو ڕووداوانە خۆزراوانەی کە لەم ڕۆژانەی ڕابردوو لە کوردستان بینیمان لە هەندێک شوێن ڕوویاندا، هەروەها تاوتوێی گفتوگۆی بینی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی لە بەغدا ئەو بابەتانە بوون کە لە ئەنجومەنی وەزیران قسەمان لەسەر کرد. وێش پێم خۆشە کە هاوڵاتیانی خۆشەویست ئاگادار بکرێن و ئەو ڕاستیانەی کە پێویستە لێرەوە ئەمڕۆ لەگەڵیان باس بکەین. پێش هەموو شتێک من دەمەوێ سەرخۆشی لە قوربانیانی هەموو ئەوانە بکەم کە گیانیان لەدەستداوە لەم چەند ڕۆژەی ڕابردوو، هەروەها ئەوانەی کە بەهۆی پەتای ڤایرۆسی کۆرۆنا گیانیان لەدەستداوە، هەروەها سەرخۆشی لە کەسوکار و ئازیزانیش دەکەم بەم بوونەوە. بەڕێزان، ئەم دوو تەوەرەی کە گرنگە ئێمڕۆ قسەتان لەگەڵ بکەم، من لە سەرەتاوە لەسەر بارودۆخی ئێستای کوردستان هەندێک شت هەیە ئەمەوێ ئەرزی ئەوەی بکەم. ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان هەموو هەوڵێکمان داوە بۆ ئەوەی بتوانین ئەو گرفتانەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بوونەتەوە چارەسەری گونجاویان بۆ بدۆزینەوە و ئەم دۆخە نالەبارە ڕاست بکەینەوە و چارەسەری گونجاویشی بۆ بدۆزینەوە. لە لایەکی ترەوە هەموو هەوڵێک دەدەین بۆ ئەوەی لەگەڵ حکوومەتی عێراقیش بگەین بە ڕێکەوتن لەسەر بنەمای مافە دەستوریەکانی خەڵکی هەرێمی کوردستان. ئێمە لەگەڵ هەموو مافی دەستوری و یاسایی خەڵکی کوردستانی و پشتیوانی لە خۆپێشاندانی ئاسایی و شارستانی و ئارامی خەڵکی کوردستان دەکەین. دەمانەوێت خەڵک ئازاد بن لە دەربڕینی ڕاوبوون و بیر و بچوونەکانی خۆیان، بەڵام بەو شێوەیە کە تەعەدا لە ئازادی و مافی کەسی تریش نەکرێ. ئەوەی بینیمان خەڵکێک هەیە کە بەداخەوە لە بارێکی ناخۆشدا دەژین و لە نیگەرانیەکانی ئەوان تێدەگەین و هاوبەش و هاوخەمیانین و ئێمەش بەشێکین لەوان کە بەداخەوە ڕوبەڕووی ئەو کێشە و گرفتانە بووینەتەوە. هەموو هاوڵاتیان مافی خۆیانە، باس لە داواکاری مافەکانی خۆیان بکەن، بەڵام ئەوەی ئەم چەند ڕۆژە بینیمان بەداخەوە ئاراستەی خۆپێشاندان گۆڕا، بەتایبەت لەلایەن هەندێک کەسەوە کە ئیستیغلالی خۆپێشاندانەکانیان کرد و هەندێک کەس هاتنە ناو خۆپێشاندان و ئاراستەکانیان لە جیاتی ئەوەی بە شێوەیەکی هێمنانە خۆپێشاندان بکرێ، کردیان بە بابەتی تند و تیژی و پەلاماردان و تێکدان و فەرهود و کوشتن و تێکدانی ئەم وەزە بە شێوەیەکی گشتی. ئێمە وەکو حکوومەتی هەرێم لە کاتێکدا کە پشتیوانی تەوامان بۆ خۆپێشاندەران پێشان دەدەین، لە هەمان کاتدا ئەرکی سەرشانی حکوومەتە کە ئارامی و سەقامگیری ئەم وڵاتەش بپارێزین. داوا لە هەموو خوشکوبرانی خۆشەویستم لە هەرێمی کوردستانەکەم کە لە مەترسی ئەم دۆخە نەخوازراوەی ئێستای کوردستان تێبگەن. ئەو هاوڵاتیەی کە داوای مافی خۆی دەکا پێویستە بزانێت ئەم داوای لە کێ دەکا. ئەگەر هەست بەوە دەکا کە مافی خوراوە یان موچەکەی نەدراوە، پێویستە ئەوەی لە بەرچاو بێ کە داوای مافی خۆی یان ئەو موچە نەدراوانە لە کێ بکە. داواکاری لەو کەسە دەکەین کە مافی هەرێمیان پێشێل کردووە بۆ ئەوەی بەهانای خەڵکی هەرێمی کوردستانەوە بێن و مافە دەستوریەکانیان بەدی بێنن و جێبەجێ بکەن. ئەوەی ئێمە بینیمان دوورە لەو واقعە، چونکە مەبەستی تری لە پشتەوە بووە و هەروەک دەبینین خەڵکانێک لەوانەیە جگە لە خۆپێشاندەرانی ئاسایی خزابنە ناو ئەو خۆپێشاندانانە و ئاراستەکانیان گۆڕی بێ، هەروەکو خۆتان لە دیمانەکانیشتان بینی
کە پەلاماری بارەگای حزبی و دامودەستگای حکومی و فەرمانگە خزمەتگوزاریەکانیان دا. ئەمە بە هیچ شێوەیەک خزمەتی هاوڵاتیانی کوردستان ناکە، نەموچە دەستە بەردەکە، نەمافەڕەوەکانی خەڵکیش دێنیتە دی. کێشەی ئێمە تەنیا کێشەی موچە نیە خۆشەویستان. ئێمە خاوەنی قەزیەیەکین کە مافی ئێمە چەندین ساڵە پێشێل دەکرێت. ئێمە دەستورێکمان هەیە لە هەموو کاتێکدا داوای جێبەجێکردنی دەستورمان کردووە بۆ دەستەبەرکردنی ئەو مافە پێشێلکراوەکانمان. داوا دەکەم هەم ئەوانەی کە خۆپێشاندان دەکەن، هەم ئەوانەی کە لە ماڵەوەش دانیشتون و سیر دەکەن و بە نیگەرانیەوە چاوەڕوانی چارەسەرکردنی ئەم دۆخە نالەباران یارمەتی و پشتیوانمان بن بۆ ئەوەی بەیەکەوە بتوانین ئەم دۆخە نالەبارە تێپەڕێنین و چارەسەری گونجاو بۆ هەموو کێشە و گرفتەکان بدۆزینەوە. حکوومەت بە دەنگی ئێوە دروست بووە، لە ئێوە دروست بووە و بۆ ئێوەش دروست بووە، کەواتە حکوومەت پێش هەموو کەسێک خەمخۆری خەم و کێشە و گرفتەکانی خەڵکی یاریمی کوردستانە. حکوومەتێکی خزمەتگوزارە لە پێناو خزمەتکردنی ئێوە کار دەکات. و حکوومەت زیاتر لە هەموو کەسێک لە بەرەی گەلە. ئەوانەی کە داوا دەکەن بە ناوی بەرەی گەلەوە قسە دەکەن، من لە ئێستاوە پێیان دەڵێم ئەگەر ڕاست دەکەن و دەتانەوێت لە بەرەی گەل بن بەخێر بێن، چونکە حکوومەت پێش هەموو کەسێک لەم بەرەیە. ئەوەی کە ئێمە دەیبینین ئێستا دوو بەرە دروست بووە، بەرەی پارێزەرانی کوردستان و بەرەی ئەو نەحەزانەی کە دەیانەوێت ئەو قەوارەیە تێک بدەن. من دڵنیام کە زۆرینەی هەرە زۆری خەڵکی کوردستان کە قوربانیان داوە بۆ دروستکردنی ئەم ئەزمونە ئامادەنین ئەم ئەزمونە لە ناو بچێت، یانیش بە هیچ بیانوویەک و هوکارێک و لە هیچ لایەنێکیشەوە ئەم قەوارەیە زەرەری پێ بکەوێت و زیانی پێ بکەوێت. ئەو خۆپێشاندانانەی کە بینیمان، ئەوانەی کە داوای مافی ڕەوای خۆیان دەکەن، حکوومەت پێشوازیان لێ دەکات و بە هەموو هەوڵێکیش هەوڵی چارەسەرکردنی داوا ڕەواکانیان دەکات. بەڵام لە هەمان کاتیشدا ڕێگە نادەین کە کەسانێکی گێرەشێوین تێکدەر هێڕشی چەکدارانە بکەن ئاسەر پێش هەموو کەسێک مافی ڕەوای خۆپێشاندەر. چکە بەلا ڕێدابردنی خۆپێشاندان بە شێوەی هەڕشکردن و سووتاندن و وێرانکردن و فەرهودکردنی ممتەلەکاتی ئەم خەڵکە، ئەمە زیان پێش هەموو کەسێک لە مافی خۆپێشاندەر خۆی دەکات و لە مافی هەموو هاوڵاتیانیش دەکات. هەموو کەس ناتونێتە سەر شەقام و خۆپێشاندان بکەن. زۆر کەس نیگەرانیان وەزان و دەیانەوێ حکوومەت هەروەک حکوومەتێکی خزمەتگوزار کەی خۆیانە بە پیر داواکاری ئەوانەوە بچێتەوە. ئێمە بەرپرسیارین بەرامبەر بەوانەی کە ڕەخنە دەگرن و بەرامبەر بەوانەی کە لە ماڵەوەش چاوەڕوانمان دەکەن. من داوای هاوکاری لە هەموو خەڵکی کوردستانەکەم بە عەقل و بەهێمنی و لەسەرخۆ ڕوبەڕووی ئەو دۆخە نەخوازراوە ببینەوە. داوا لە هەموو لایەنە سیاسیەکانەکەم کە ئەم ڕاستیە کە ئێستا بۆیان ڕوون بۆتەوە ئەمە بکەن بە مەرجی کارکردن و یەکڕێزی و بەیەکەوە ژیان و هاوکاریکردنی یەکتر بۆ ئەوەی ئەم قەیرانانە تێپەڕێنین. پەلاماری هەموو بارەگاکان دراوە، چه ئەو دەسەڵاتانە و ئەو لایەنە سیاسیانەی کە لە دەسەڵاتدان و چه ئەو لایەنە سیاسیانەی کە لە ئۆپۆزیسیۆنیشدان. کەواتە ئەم جۆرە کارە تێکدەرانە تەنیا ڕوبەڕووی دەسەڵات نەکراوەتەوە. ئەمە پلانێکە بۆ تێکدانی قەوارەی هەرێمی کوردستان یاخود بچۆکردنەوەی ئەم قەوارەیە کە بە خوێنی هەزاران شەهید هاتووتە دەست و ئەم ئەمانەتە لە سەرشاری حکوومەت و هەموو هەوڵاتیانی کوردستانیشە کە بەرگری لێ بکەن. لەبەرەوە بەرەی پاراستن و پارێزەرانی هەرێمی کوردستان پێویستە بە خۆی بێتەوە و ڕێگە نەدات کە هیچ شتێک ئەم قەوارەیە لەناو ببات. ئێمە بینیمان ئەو دیمانانەی کە لەم چەند ڕۆژە لە تەلەڤیزیۆنەکان لە سۆشیال میدیا بڵاوکرانەوە، پەلەماردانی برای شەهید، لێدان لە برای شەهید، ئەمە موچە دەستە بەر ناکە، ئەمە چاکسازی نایەنێت. ئەمە بێڕێزیکردنە بە خوێنی هەموو شەهیدان.
بێڕێزیکردنە بە قوربانیانی ئەم گەلە، سوتاندن و تێکدانی قوتابخانە ئەمە مافی ڕەوای خەڵک و خۆپێشاندەران نییە. ئەمە کەسانێکن دەیانەوێ ئەم خۆپێشاندانە بەلاڕێدا ببن. داوا لە خۆپێشاندەرانەکەین ڕێگە نەدەن ئەم جۆرە کەسانە سوء استیفادە لە وجودی ئەوان لەسەر شەقامەکان بکەن. پەلاماردانی وێستگەی کارەبا کە بۆ خزمەتی خەڵکە، ئەمە بە هیچ جۆرێک لە خزمەتی هاوڵاتیاندا نییە. پەلاماردانی ئیدارەی مرور یاخود بنکە خزمەت گوزاریەکانی حکوومەت لە بەرژەوەندی خەڵکی کوردستاندا نییە. کێ ئەمانە دەکا؟ بینیمان ئەو خەڵکانەی کە دەستیان کردووە بە توندوتیژی، خەڵکانێکن کە حتا لە دەرەوەی ئەم هەرێمەش دەستیان هەبووە و هاتوون. پێشمەرگە بە گولەی قەناس شەهید کراوە، بارەگا بە RPG و بە ڕۆمانە پەلاماردراوە. خۆپێشاندەری ئاسایی، خۆپێشاندەر کە داوای مافی خۆی دەکا، پەنا ناباتە بەرچەک، بەربی کەیسی و بەر RPG و لاشیان نییە، کەواتە ئەبێ ئەم ڕاستیەمان بۆ ڕوون ببێتەوە کە ئەوانەی ئەم کارانە دەکەن خۆپێشاندەر نین. ئەوانە دەیانەوێ پەلاماری دەستکەوتەکانی ئەو خەڵکە بکەن و ئەرکی هەمومانە کە ڕوبەڕووی ئەم جۆرە کردەوانە ببینەوە بە حکوومەتەوە بە هاوڵاتیانەوە. داوای من لە ئێوەی بەڕێسەوەی پشتیوانی حکوومەت یاریان بن بۆ ئەوەی لە بەرنامەکانی چاکسازی خۆیدا بەردەوام بێت. ئێمە شەو ڕۆژمان کردوتە یەک بۆ دابینکردنی مافەکانی ئێوە. ئێمڕۆ بڕیارماندا کە شاندی هەرێمی کوردستان سەردانی بەغدا بکاتەوە بۆ ئەوەی بەردەوام بن لە گفتوگۆ بۆ دەستەبەرکردنی شایستەدارایەکانی خەڵکی هەرێمی کوردستان. ئێمە هیچ بیانوویەکمان ناهێشتووە بۆ ئەوەی لەگەڵ حکوومەتی عێراق بگەین بەڕێکەوتن. لە سەرەتای دروستبوونی ئەم کابینەدا ئێمە تووشی چەندین قەیران بووینەتەوە کە زۆر لەو قەیرانانە دەستکردی ئێمە نین. بڵاوبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆرۆنا لە خارجی ئیرادەی حکوومەتی هەرێم و خەڵکی کوردستانیش بووە. تێکچوونی باری ئابووری لە جیهان کاریگەریەکی نەگەتیڤ و نەرێنی کردوتە سەر بارودۆخی ئابووری خەڵکی کوردستانیش. ئەمانە کێشەی ئێمە نین، ئێمە دروستمان نەکردوون. دابەزینی نرخی نەوت خەتای حکوومەتی هەرێم نەبوو، ئەمە بازارێکی نێودەوڵاتیە کە وای کردووە نرخی نەوت کە یەکێکە لە داهاتە سەرەکیەکانی داهاتی هەرێمی کوردستان کەم ببێتەوە. سەرەڕای ئەوەش هەموو هەوڵێکمان داوە بەو پەڕی بەرپرسیارەتیەوە شان بدەینە بەر پەرپرسیارەتی و ئەم وەزعە ئەوەی لە تواناماندا بێت ڕێگەی چارەسەری بۆ بدۆزینەوە. لە هەوڵەکانمان بەردەوام بووین بۆ ئەوەی لەگەڵ حکوومەتی عێراق بگەین بەڕێکەوتن. لەوانەیە چەندین پرسیار هات بێتە پێشەوە. ئایا حکوومەتی هەرێم کەمتر خەم بووە یان حکوومەتی عێراق؟ من لێرەوەندە ڕاستی هەیە، ئەمەوێ عەرزیەوەی بەڕێزی بکەم. لە سەرەتای ئەم کابینەیە چەندین جار سەردانی بەغدامان کردووە لەگەڵ حکوومەتی پێشووتر و حکوومەتی ئێستاش گفتوگۆی تێر و تەسەلمان کردووە لەسەر چۆنیەتی گەیشتن بە ڕێکەوتنێکی هەمەلایەنە. هەروەک باسم کرد کێشەی ئێمە تەنیا کێشەی موچە نییە. کێشەی ئێمە کێشەی خاکە، کێشەی ناسنامەیە، کێشەی جێبەجێکردنی دەستورە، کێشەی مافەڕەواکانی گەلەکەمانە کە بەداخەوە تاکو ئێستاش دەبینین لە هەندێک شوێن داگیرکردنی زەوی خەڵکی کوردستان بەردەوامە. ئەوانەی کە خۆیان بە خەمخۆری خەڵکی کوردستانە بینن و پەلەماری بنکە خزمەت گوزاریەکان دەدەن، پێویست بوو هەڵوێستیان هەبێت بەرامبەر بەم هەوڵە داگیرکەرانەی کە لە هەندێک شوێن بەرامبەر بە زەوی کشت و کاڵی و ملک و ماڵی خەڵکی کوردستانە کرێ و ئەبێ ئەمە بوەستێ. ئێمە هەوڵمان داوە بۆ ئەوەی هەموو ئەو ئەرکانەی لە سەرشانی هەرێمە جێبەجێ بکەین، بەڵام ئەم پەیوەندیە، ئەم ڕێکەوتنە دوولایەنەیە. پێویستە حکوومەتی فیدرالیش ئەرکەکانی خۆی بەرامبەر بە مافەکانی هەرێمی کوردستان جێبەجێ بکات. ئەم ساڵ کە ئێمە لە مانگی 12ین حکوومەتی فیدرالی تەنیا 6 مانگ موچەی هەرێمی کوردستانیان دابین کردووە، ئەویش بە لێبڕینەوە. مانگی 1 و 2 و 3 بە 453 میلیارد دینار موچان نارد، دواتر کە حکوومەت گۆڕا موچەکان وەستێنران. مانگی 4 بە دواکەوتنەوە لە مانگی 5 بە بڕینی 53 میلیارد دینار کەواتە تەنیا 400 میلیارد دیناریان بۆ هەرێمی کوردستان نارد.
دوای ئەوە مانگی 5 و 6 و 7 بە هیچ شێوەیەک هیچ بڕەپارەیەک بە هەرێمی کوردستان نەنێردراوە. دوای ئەوەی ڕێکەوتنێکی نوێمان لەگەڵ حکوومەتی نوێ بە سەرۆکایەتی سەرۆک وەزیران بەڕێز مستەفا کازمی کرد، بڕیار وا بوو کە مانگەکانی داهاتوو بە پێی ئەو گرێبەستە و ئەو ڕێکەوتنەی لە بینی هەرێم و حکوومەتی فدرالیدا هەیە بە دابینکردنی 320 میلیارد دینار پڕی موچەی هەرێمی کوردستان بنێرن کە بەشێکە لە موچەکانی هەرێمی کوردستان و هەمووی نییە. باقیەکەی تر لە هەرێمی کوردستانەوە خۆی دابین کراوە. لە نامەی حکوومەتی عێراقدا زۆر بەڕوونی و بەئاشکرا دیارە کە دەڵێت ئێمە تەنیا 320 میلیارد دینار دەنێرین چونکە هەموو داهاتەکانی ترمان بڕیوە لە حکوومەتی هەرێم چ بە داهاتی نەوتەوە جەهاتی غەیری نەوتیەوە، ئەمە هەمومان خستوتە لایەک ئەوەی کە دەمێنێتەوە 320 میلیارە لەبەرەوە تەنیا 320 میلیاردتان بۆ دەنێرین. ئەوانەی ڕخنە لە هەرێم دەگرن کە گوایە حکوومەتی هەرێم ئامادە نەبووە نەوت ڕادەست بکە، ئەمە ڕاست نییە. حکوومەتی فدرالی لە هەموو کاتێکدا ئەو بڕەپارەی لە داهاتی نەوت هاتووتە دەست هەرێمی کوردستان ئەمەیان بڕیوە. داهاتی غەیری نەوتی کە حکوومەتی فدرالی پێی وایە دەبووە ڕادەستی حکوومەتی عێراق بکرێ، پێشوەخت لەلایەن حکوومەتی عێراقەوە خراوەتە لایەک و بردراوە، کەواتە حکوومەتی عێراق تەنیا ئەو بڕەپارەیە ئامادە بووە بنێرێت کە ئیزافەتەن لەسەر ئەوەی لە حکوومەتی هەرێم دابین دەکرێت ئەوانیش بۆمان بنێرن. بەداخەوە ئەوەشیان جێبەجێ نەکرد. لە مانگی 8 و 9 تەنیا 2 جار 320 میلیارد دیناریان ناردووە، دواتر مانگی 10 و 11 و ئێستا مانگی 12 هیچ بڕەپارەیەک بۆ هەرێمی کوردستان نەنێردراوە. ئەمە ڕاستیەکە کە پێویستە خەڵکی کوردستان بزانن. ئێمە ئامادە بووین هەموو ئەو ئیلتزامات و ئەو ئەرکانەی لەسەر هەرێمە جێبەجێ بکەین بۆ دابینکردنی ئەو بڕە شایستەدارایی خەڵکی کوردستان، بەڵام هەر جارێک بە بیانوەیەک ئەم دابینکردنی ئەم بڕەپارەیە دۆخراوە. ئێستا شەمە لە هەوڵەکانی خۆمان بەردەوام دەبین. بینیمان لە مانگی 11 یاسای قەرز تێپەڕێندرا لە پەرلەمان بەبێ وجودی کورد کە ئەمە خۆی دژی ئەو پرەنسیپە بووە کە لەسەری ڕێککەوتوین وەکو هاوڵاتی هاوبەش لەم وڵاتە بەیەکەوە بژین، کە ئەوانیش پرەنسیپی شەریکبوون و هاوسەنگی و ڕێککەوتنە. بەداخەوە هیچێکێک لەو پرەنسیپانە لە بەرچاو نەگیراوە. تێپەڕاندنی بڕیاری پەرلەمان بەبێ وجودی کورد پێشێلی ئەم پرەنسیپانەی کردووە. سەرەڕای ئەوەش ئێمە لەم 2-3 ڕۆژەی ڕابردوو کۆبوونەوەی چڕمان کردووە و نامەیەکمان نووسیوە کە ئێمە ئامادەین تەعامل لەگەڵ یاسای قەرزیش بکەین. بەڕێزان، یاسای قەرز لە مانگی 11ەوە دەرچووە. سەرەڕای ئەوەی کە ڕخنەمان لە ناوەڕۆک و لە جۆری تێپەڕاندنی یاساکەش هەبووە، بەڵام ئەم ڕاستیە پێویستە خەڵکی کوردستان بزانن. ئەم یاسایە ئەسەری ڕەجعی نییە، کەواتە مانگەکانی 5 و 6 و 7 وەکو قەرز حکوومەتی عێراق ئەبوایە ئەم بڕەپارەیە کە مافی خەڵکی کوردستانە بنێرێت، ئەبوایە مانگی 10مان بۆ بنێرێت، چونکە بەپێی ئەو ڕێکەوتنەی لەگەڵ حکوومەتی بەڕێز کازمی کردمان تاکو دابینکردنی موازنەی داهاتوو دەبوایە ئەم بڕەپارەیە بەردەوام بێت، هەموو مانگێک بە خەڵکی کوردستان بێت. سەرەڕای ئەمەش هێشتا ئێمە ئەو گرفتەمان ماوە، هیوادارین لە کاتێکی زووە بتوانین بگەینە ڕێکەوتنێکی بنەڕەتی بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە و هەموو مانگێک مەجبور نەبین هەموو جارێک تووشی ئەم کێشە و گرفتە ببین. ئەوەی کە دەبینرێ ئەمە ئەو حەقیقەت و ڕاستیانەن کە هەن. ئێمە داوا لە حکوومەتی عێراق دەکەین پابەند بن بە بەرپرسیارەتی خۆیان بەرامبەر بە دەستور و بەرامبەر بە هاوڵاتیانی خەڵکی کوردستان. داوا لە ئەو کەسانەش دەکەین کە خۆیان بە داکۆکیکاری مافەکانی خەڵکی کوردستان دەزانن، لە جیاتی ئەوەی پەنجەی ڕەخنە تەنیا ڕوبەڕووی خەڵکی کوردستان بکەنەوە، تۆزێکیش ئارام بگرن و بزانن کە حکوومەتی فدرالی لەکوێ بەرپرسیارە و لەکوێ پێویستە ئەم داوایە لە ئەوان بکرێت. دەبوایە ئەوانەی بە دەنگی خەڵکی کوردستان چوانەتە پەرلەمانی عێراق داکۆکی لە مافی خەڵکی کوردستان بکەن و داوا لە حکوومەتی عێراق بکەن
کە ڕێگە بگرن لەو کەسانەی کە هێشتاش بەردەوامن لە داگیرکردنی زەوی بزاری خەڵکی کوردستان. پێویست بوو داوان لێ بکەن کە ئەو شایستەدارانەی کە وەکو ئەرێک لەسەر حکوومەتی فدراڵە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خەڵکی هەرێمی کوردستانی بنێرن. ئێمە ئەم ڕاستیانە بۆیە ویستم زۆر بە ڕاشکاوانە لەگەڵتم باس بکەم، چونکە بەداخەوە هەندێک جار هەندێک شت بەلا ڕێدا دەبرێ و وەکو پێویست باس ناکرێ. ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان دەستمان داوەتە بەرنامەیەکی توکمەی چاکسازی. زۆر جار پرسیار دەکرێت چاکسازی کەی دەست پێ دەکرێت. چاکسازی لە ڕۆژ یەکەمی دەست بەکاربوونی ئەم کەوبینە دەست پێ کردووە، بەڵام شتێک نییە بەشەوە ڕۆژێک تەواو ببێ. زۆر شتیشمان کردووە و لە زۆر بوونەشدا بە داتا و بە ڕەقەم ئەنجامی چاکسازی بە خەڵک گوتراوە، بەڵام لە هەمان کاتدا بە هەر هۆیەکی مەبەستدار بێت هەوڵی بێڕەنگکردنی ئەم دەستکەوتانە دراوە یان ئەو چاکسازیانەیە کە حکوومەت کردوێتی ویستویانە لە بیر خەڵکی بەرنەوە بە هێنانە پێش هەندێک بابەتی تر و نەیانویستووە ئەو ڕاستیانە وەکو خۆی بە خەڵک بگات. لە جیاتی ئەوە یارمەتیدەری خەڵکی کوردستان بن و پشتیوانی حکوومەت بن بۆ چاکسازی هەمان ئەو کەسانەی کە ئێستا ڕخنە دەگرن کە گوایە حکوومەتی هەرێمی کوردستان چاکسازی نەکردووە، هەمان ئەو کەسانن کە ڕێگریان کردووە لە چاکسازی. هەمان ئەو کەسانێک کە ئێستا هانی خەڵک دەدەن خۆپێشاندان بۆ دابینکردنی موچە بکەن، ئەو کەسانن کە هەموو هەوڵێکیان داوە لە بەغدا موچە بۆ هەرێمی کوردستان و بۆ خەڵکی هەرێمی کوردستان نەنێردرێ. خۆشەویستان، من دەمەوێت وەکو برایەک لەگەڵ ئێوە باسی ئەو ڕاستیانە بکەم بۆ ئەوەی بزانن مافی ئێوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە نەخوراوە. ئەوەی ئامادە نەبووە دەستەبەری مافەکانی ئێوە بکات ئەوانن کە خەون بە تێکدانی قەوارەی هەرێمی کوردستانەوە ئەبینن. بەڕێزان، ئەوانەی چەک بەکاردێنن بۆ پەلاماردان خەمخۆری ئێوە نین. ئەو کەسانەی کە پەلامار دران موچەخۆرن، ئەزانن کە ئەوانە ئەو موچەخۆرانن کە وەکو ئێوە چەندین مانگە موچەکانیان دواکەوتووە یان نەدراوە. پەلاماردانی برای شەهیدێک کە تا دوێنێ بەرگری لەم خاکەدا کرد بۆ ئەوەی من و تۆ بە ئازادی لەم وڵاتەدا بژین، ئێستا بێڕێزی بەرامبەر بکرێ، ئەمە چوانەیەک پێشکەشی خەڵکی ئەمە دەکات. پێشمەرگەیەک کە بەرگری لە دەستکەوتەکان و ئەزمموی ئەم هەرێمە دەکات، بە گولەی قناسی کەسێک شەهید بکرێ کە نازانێ لەکوێ هاتووە، چۆن ئەمە چاکسازی دەکات؟ ئەزانن لە ناو خۆپێشاندەران خەڵکی سووریای تێدا بووە، خەڵکی دەرەوەی هەرێمی کوردستانی تێدا بووە و هەندێک کەسیش ئاراستەکراون. و من لێرەوە دەمەوێت ئەوە بڵێم، بە هیچ شێوەیەک تند و تیژی لە بەرژەوەندی هیچ لایەکدا نییە. چ لایەنە دەسەڵاتدارەکان چ لایەنە ئۆپۆزیسیۆنەکان هەمویان بۆن بە ئامانجی ئەم تند و تیژیە، هەمویان بارەکانکانیان پەلامار درا و سووتێنرا، کەواتە قەدەری ئەمەیەکە. کاتی ئەوە هاتووە ئێمە بەیەکەوە کار بکەین بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەم تەحەدیاتە ببینەوە بەیەکەوە. کاتی ئەوە هاتووە ڕاستیەکان تێبگەین و لەسەر بنەمای بەیەکەوە ژیان و هاوکاریکردن و خزمەتی گەل و نیشتیمان بەیەکەوە کار بکەین. دژایەتیکردنی یەکتر دادی ئێمە نادات. تەنیا کەسێک کە سوودمەند دەبێنە حەزانی ئەم ئەزمونەن. داوا لە هەموو لایەک دەکەم تۆزێ بە خۆیان دابچنەوە و بیر لەوە بکەنەوە کە هەرێمی کوردستان پێویستی بە هەموو تاکێکی کوردستان هەیە، بە هەموو پێکاتەکانەوە. جوانی کوردستان لەوەدا بووە کە ئێمە تحمل یەکترمان کردووە، یەکترمان خۆشویستووە، بە یەکەوە ژیاوین، بە بیر و بوچوونی جیاواز، بە ئاینی جیاوازەوە بە یەکەوە ژیاوین. بە ئەم کولتورە لێمان تێک نەچێت، بە ئەم کولتورە نامۆیەی کە ئێستا هەندێک کەس خەریکن لە ناو کوردستان بڵاوی بکەنەوە، بە هەمومانەوە ڕوبەڕووی ببینەوە و بڵین ئێمە قبوڵ ناکەین دەستکەوتی ئەم هەموو شەهیدە و ئەو هەموو پێشمەرگە و ئەم هەموو قوربانیانە لە دەستمان بچێت و ناشێڵین. دڵنیابن کوردستان لەم ئەزمونەش بە سەرکەوتووی دێتە دەرەوە. حەزەکەم ئێوەی بەڕێز بزانن کە لە قۆناغی داهاتوو، لە بوژانەوەی ئابووری، لە چاکبوونی وەزی تەندروستی وەزەکە بە شێوەیەکی باشتر
دەگۆڕدرێ و ئەمەیە کە پێویستە ئێمە هەمومان بەیەکەوە کار بکەین کە حکوومەتی هەرێم بەردەوام بێت لەم هەنگاوە چاکسازیانە بۆ زیادکردنی داهاتی ناوخۆ هەروەها بۆ گەیشتن بە ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی فدرالی لە عێراق. با ڕێگە نەدەین ئەو کەسانەی کە خەون بە تێکدانی ئەزمونەکەمانەوە دەبینن خەڵکی کوردستان وەکو کارێکتەری جێبەجێکاری ئەو بەرنامەیە بەکاربێنن. ئێمە پێویستە یەک بین، یەک هەڵوێست بین بۆ ئەوەی دەنگ و وزە و هەستمان ڕێگە نەدات ئەم ئەزمونە لاواز ببێت. خۆشەویستان، ئازیزان، من ئەم داوا لە ئێوە دەکەم بۆ ئەوەی پشتیوانمان بن، هەمومان بەیەکەوە لە بەرەی پارێزەرانی کوردستان بین، لە بەرەی گەل بین و هەر کەسێکیش ئامادە بێت دەستی دۆستایەتی و خزمەتکردن درێژ بکات، ئێمە ئەو دەستە دەگرین و بەسەر هەردوو چاو بەیەکەوە خزمەتی خەڵک و نیشتیمانەکەمان دەکەین. ئێستاش شاندی ئێمە ئەم ئێوارەیە دەڕوات بۆ بەغدا بۆ ئەوەی بگەن بە ئەنجامێک لەو گفتوگانەی کە هەن و هیوادارم بە سەرکەوتووی بە دەستی پڕ بگەڕێنەوە. هەندێک پرسیارە زانم هەن، بەڵام بابەتێکی تریشە بۆ حەزم دەکرد بۆتانی باس بکەم لەسەر مەسەلەی دۆسیەی نەوت. زۆر جار قسە دەکرێت کە گوایە حکوومەتی هەرێم ڕێکەوتنێکی 50 ساڵەی پێشوەختە بۆ فرۆشتنی نەوتی لەگەڵ وڵاتی تورکیا کردووە. هەرچەندە ڕوونکردنەوە دراوە، بەڵام ئەمە بە هیچ جۆرێک ڕاست نییە. کابینەکانی پێشووتر بە ناچاری بڕیاری هەناردەکردنی نەوتیاندا دوای ئەوەی کە بڕەبوجەی هەرێم وەستێنرا. بۆ ئەوەی داهاتێک بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان دەستەبەر بکرێ، بڕیاری هەناردەکردنی نەوتدرا. بۆ ئەوەی ئەمە بکرێ، زۆر لە ئەو کۆمپانیا نێودەوڵەتیانەی کە ئامادەییان هەبوو بێن لە کوردستان و بەرهێنان بکەن بە پارەیەکی یەکجار زۆر، پێویستیان بەوە بوو کە حکوومەتی هەرێم پاڵپشت و پشتیوانیان بێت لە بەردەوام بوون لە کارەکانیان. دەرهێنانی نەوت کولفەی هەیە. زۆر لەو نەوتەی کە دەفرۆشرێ بەشێکی بۆ خەرجی ئینتاجی نەوتەکە دەگەڕێتەوە و ئەو گرێبەستە 50 ساڵیەی کە هەندێک خەڵک بەناڕاست باسی دەکەن، حەقیقەتەکەی ئەوەیە کە ئەم گرێبەستە تەنیا گرێبەستەکە بۆ هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان بە خاکی تورکیاوە، کەواتە ئەم گرێبەستە لەسەر بۆڕی نەوتەکەیە کە نەوتی هەرێمی کوردستان بۆ مارکێتێکی نێودەوڵەتی هەناردە بکات. هیچ نەوتێکی پێشوەختە بە وڵاتی تورکیا نەفرۆشراوە و هیچ گرێبەستێکی پێشوەختەی 50 ساڵە لەگەڵ تورکیا جگە لە بۆڕی نەوتەکە لەگەڵ وڵاتی تورکیان هیچ وڵاتێکی تر نەبەستراوە. و ئەمەش مافێکی دەستوری هەرێمی کوردستانە کە بە پێی هەموو ئەو خوێندنەوانە یاسایانەی کە لەلایەن هەرێمی کوردستانەوە دەکرێت، حکوومەتی هەرێمی کوردستان مافی ئەوەی هەیە تاتویر بە ئینتاجی نەوتی خۆی بدات، بە تایبەتی ئەو بیرە نەوتیانەی کە دوای پەسەندکردنی دەستوری عێراق ئەنجام دراوە. داهاتەکان لەلایەن کۆمپانیای دیلۆیتەوە پێداچوونەوەی پێدا دەکرێت و هەموو داهاتەکە معلومە لەکوێ نەفت دەفرۆشرێ، بە چەند کەمیە دەفرۆشێ، بە چ سارێک دەفرۆشێ، داهاتەکەشی چۆن سەرف دەکرێتەوە. ئەوەی بۆ ئایۆسیەکان واتە کۆمپانیا نێودەوڵەتیەکانی دەرهێنانی نەوت دەگەڕێتەوە دیارە، ئەوەی تریش کە دەمێنێتەوە بۆ وەزارەتی دارایی دەگەڕێتەوە. داهاتەکانی تری ئێمە هەندێکی ناوخۆییە و بەشەکەی تریشی لە حکوومەتی عێراقەوە دێت. ئەوەی گرفتمان هەیە ئەوەیە کە لە عێراقەوە دێت. داهاتی ناوخۆیی لە سەرەتای ئەم کابینەیە بە ئەو چاکسازیانەی کە ئەنجام درا و ڕێخستنەوەی داهاتی ناوخۆیی وامان کرد کە داهاتی ناوخۆی زیاد بکات. بەڵام بەداخەوە پەتای کۆرۆنا وای کرد کە بازاری گشتی لە هەموو جیهان لە ناوچەکە و لە هەرێمی کوردستانیش تووشی کزی و نزمی بێت کە ئەمە وای کرد داهاتی ناوخۆ تۆزێک کەم ببێتەوە. بەڵام ئێمە نەوەستاین و بەردەوام بووین لەوەی کە چاکسازیەکانمان بەردەوام بێت. ئێمە بە گرێبەستە نەوتەکاندا چوینەتەوە، هێشتا تاو نەبووە، بە هەموو ئەو گرێبەستانەدا چوینەتەوە کە پێشتر لەگەڵ حکوومەتی هەرێم لە کەرتی تایبەتدا هەبووە. بەرنامەی توکمەی ئێمە، بەرنامەی حکوومەت بۆ ئەوە بووە ئێمە داهاتی خۆمان بکەینە داهاتێکی هەمەجۆر و تەنیا پشت بە داهاتی نەوت نەبەستین. لەمەشە دەزانم ئاسان نییە، ئەمە پشت و درێژی دەوێت. بەرهەمی
ئەم هەوڵانەی حکوومەت ماوەی دەوێت بۆ ئەوەی خەڵکانی هەرێمی کوردستان لە ئەنجامدا سوودمەند بن. ئێمە سەروەتێکی لە بنهاتوومان هەیە کە کشت و کاڵە. ئێمە وڵاتێکی دەوڵەمەندمان هەیە کە بەداخەوە وەکو پێویست سوودمان لێ وەرنەگرتووە. دەمانەوێت سەروەتی نەوتی بۆ ئیستثمارکردن و سوودوەرگرتن بۆ خەڵکی کوردستان بەکار بێت، بەڵام لە هەمان کاتیشدا لەوە نەوەستین و پەرە بە کەرتی کشت و کاڵی و کەرتی پیشەسازی و کەرتی گەشت و گوزار و تەندروستی و خوێندن و ئەوانە بدەین. ئەوانەی دەیانەوێ بەڕاستی خزمەتی هەرێمی کوردستان بکەن پێویستە پاڵپشت و هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان بن بۆ جێبەجێکردنی ئەم ئەرکانە. بەڵام بەداخەوە جێبەجێکردنی ئەم ئەرکانە بەو شێوەیە دوا دەکەوێت، چونکە بژانەوەی ئابووری پێویستی بە سەقامگیری سیاسی هەیە، پێویستی بە کەشێکی ئارام هەیە و ئەم هەوڵانە بۆ تێکدانی ئارامی و بۆ تێکدانی سەقامگیری سیاسی لە کوردستان وا دەکات کە هەنگاوەکانی هەرێمی کوردستانیش بۆ دابینکردنی موچە کە تەنیا ئەوە نییە، ئێمە تومحمان زۆر لەوە زیاترە و ئەوەی بەردەوام بین پێویستە هاوکارمان بن، ڕێگرمان نەبن. زۆر لەو کەسانەی کە حکوومەت بە تاوانبار ئەزانن یان ڕێگری دەکەن لە بەرنامەی چاکسازی هەمان ئەو کەسانان کە زۆرترین قسە دەکەن دژی حکوومەت. هۆکاری جێبەجێ نەکردنی هەموو بەرنامەکان لەبەر ئەوەیە چونکە وەکو پێویست هاوکاری حکوومەتیش نەکراوە. خوشک و برانی بەڕێز، من دەمەوێت دڵنیا بن کە زیاتر لە هەموو کەسێک ئێمە خەمخۆری بژێوی ژیانی ئێوەین، خەمخۆری خوشگوزارانی ژیانی ئێوەین. دەمانەوێت ئێوە سەربەر بن، سەلامەت بن، سەرکەوتوو بن، خەڵک شانازیتان پێوە بکە. دەمانەوێت کوردستان ببێ بە نمونەیەکی سەرکەوتوو بۆ هەموو پارچەکانی تری عێراقیش، بۆ ئەوەی ئێمە نەک تەنیا بتوانین لە کوردستان سەرکەوتنەکانمان دووقات و سێقات بکەین، بەڵکو ئەم ئەزمونە بگوازینەوە بۆ شوێنەکانی تری عێراقیش. ئەوانەی کە داوا دەکەن حکوومەتی هەرێم بە شکست خواردوو ناو دەبەن و پێیان وایە پێویستە بگەڕێینەوە بۆ ئەو ئەزمونەی کە لە شوێنەکانی تری عێراقی پەیڕەو دەکرێت، من حەزەکەم چاو بخشێنن بەو کۆڵان و شەقامانە و ئەو شار و شارشکانەی کە لە باقی مەناتقی عێراقیدا هەن. من حەزەکەم بەراوردێک بکەن لە بینی هەولێر و سلەیمانی و دهۆک و شارەکانی تری کوردستان لەگەڵ باقی شارەکانی تری عێراق. بەداخەوە ئەوەی لە کوردستان بەدەست هاتووە زۆر کەمترە لە 5% داهاتی هەموو عێراق. 95% داهاتی عێراق نەیتوانیوە عێراق بەو شێوەیە پێش بخات کە لە ئاست و خواست و ویستی خەڵکی عێراقدایە. ئێمە ئامادەین هاوکاریان بکەین بۆ ئەوەی ئەم ئەزمونە بە شێوەیەکی تەندروست بگوازینەوە بۆ شوێنەکانی تری عێراقیش. لەم یاسای قەرزە بەڕێزان 26 تریلیۆن دینار قەرز کراوە. لەمە ئەگەر مانگێک پارەی هەرێم درابە ئەی کرد بە 320 ملیار دینار، واتە کەمتر لە 1.5%. ئەمەشیان بەڕەوانە بینیوە تاکو ئێستان بڕەپارەیەش بۆ هەرێم نهاتووە. دوو موچە بووە ئەی کرد بە 3%. ئەمە مافی خەڵکی کوردستانە. ئەوانەی دەنگ بەرزەکەنەوە و گلەی لە حکوومەت یارێمەکەم ئەکەن، داوایان لێ دەکەم تۆزێ ئەو ڕخنەیە ئاراستەی ئەو لایەنانە بکەنەوە کە فشاریان بۆ سەر حکوومەتی عێراقیش هێناوە تاکو نەتوانێت ئەو پارەیە بۆ هەرێمی کوردستان بنێرێت. ئێمە بەردەوام دەبین لە گفتوگۆکانمان لەگەڵ لایەنە سیاسیەکان، بەردەوام دەبین لە گفتوگۆکانمان لەگەڵ حکوومەتی عێراقی بەغدا بۆ ئەوەی بتوانین ئەو کێشانە بە شێوەیەکی بنەڕەتی چارەسەر بکەین. پێم خۆشە دوێنێ کۆبوونەوەیەکی باشی سێقۆڵی کراوە لە سەرۆکاتیارێم لە بینی لایەنە سەرەکیەکان پشتگیری لەو هەوڵانە دەکەین. هیوادارین کە کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان بەردەوام بن بۆ ئەوەی بەیەکەوە بتوانین ئەم قەیرانانە تێپەڕێنین. من دڵنیام دەتوانین تێیان پەڕێنین. ئەو هەوڵانەی ئێمە داومانە بۆ دروستکردنی ژێرخارێکی ئابووری بەهێز لە نەتیجە بۆتان دەرەکەوێت کە سوودمەندی سەرەکی لەم بەرنامانەی حکوومەت خەڵکی کوردستانە. ئێمە هەوڵمان داوە کارەبا زیاد بکەن بەبێ ئەوەی هیچ کلفەیەکی زیاتر لەسەر حکوومەتی هەرێم بکەوێت و ڕێژەی دابینکردنی کارەبا زیاد بووە. ئێمە هەوڵمان داوە پرۆژە بەردەوام بن و نەوەستن.
بەبێ ئەوەی هیچ یەکێک لەمە لەسەر حکوومەت بکەوێت لەگەڵ کەرتی تایبەت ڕێککەوتوین بۆ ئەوەی ئەوان ئەم پرۆژانە ئەنجام بدەن لە ئەنجامدا سوودەکەی بۆ خەڵکی هەرێمی کوردستانە. ئەوانەی پرسیار دەکەن حکوومەت یارێم پارەی موچەی نەبێتە پارەی بودجەکەیان لەکوێ هێناوە. ئێمە هیچ بڕەپارەیەکی موچەمان تەرخان نەکردووە بۆ پرۆژەی تەشغیلی و ئیسtismاری. بەعکسەوە سوپاسی ئەو کەرتە تایبەتانە دەکەم کە بە هەستێکی بەرزی بەرپرسیارانەوە بەهانەی حکوومەتی خەڵک خۆیانەوە هاتوون و ئامادەی جێبەجێکردنیان پرۆژانە بوون. ئەمە دروستکردنی ژێرخانی ئابوووریە کە ئاواتمانە بەردەوام بین و بە پشتیوانی خوا و ئێوەی خۆشەویست دەزانم کە بەرهەمەکەی لە کاتێکی زوشدا دێتە دەست. هیوادارم هەمووتان سەرکەوتوو بن و چاوەڕێی دەستکەوتی باشیشین بۆ گەیشتن بە ڕێککەوتن لەگەڵ حکوومەتی فدرالی لە بەغدا و هیوادارم هەمووتان تەندروست و سەلامەت بن و داوای پشتگیری لە هەموو خەڵکی کوردستان دەکەم کە جارێکی تریش نەکەونە ژێر کاریگەری دروشمی نادروست و ڕێگە نەدەن خەڵکانێک بێن بۆ بە بیانۆی خۆپێشاندان ئێوە بە لاڕێدا ببەن و ئاراستەی خۆپێشاندەران بە لایەکی ترەوە ببن. ئێمە هەمومان خەڵکی یەک وڵاتین، خوشک و برای یەکترین، قەدەری ئێمە بەیەکەوە بەسراوەتەوە، پێویستە هەمومان هاوکار و پشتگیری یەکتر بین. سپاستان دەکەم. ئێستاش وابزانم لەوانەیان دێک پرسیار هەبی ئامادەم کە پرسیارەکانی ئێوەش وەربگرم و بە خوشحاڵیەوە ئامادەی وەڵامدانەوە. سپاستان دەکەم. جنابی کاک مەسرور ئەمان ساڵح لە کوردستان تیڤ. دەگوتری هەولێر و بەغدا لە ڕێککەوتنێکی کۆنکرێتی نزیکن بۆ بودجەی 2021 بەڵام پێشتری هەولێر و بەغدا هەر ڕێککەوتنیان هەبوو لەسەر یاسای قەرز، بەڵام یاسای قەرز هەردوو حکوومەت ڕێککەوتنیان هەبوو بەڵام لە پەرلەمان تێپەڕێنرا. ئایا مەترسی هەیە ئەو ڕێککەوتنێکە لەسەر بودجەی 2021 هەیە لە پەرلەمان جارێکتر بەربەستی بۆ دروست بکرێت؟ یعنی بە هەموو پێوەرەی نێودەوڵەتی ئەوەی کە هەر لایەنێکی عراقی بە بەرامبەر بە هەرێمی کوردستانی دەکە ئەوە ینی سزادانی مرۆیی خەڵکی هەرێمی کوردستانە، سیاسی نییە، ینی شتەکە تەکنیکی نییە، دارایی نییە. بۆیە ینی دیبلۆماسیەتی هەرێمی کوردستان، حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند هەوڵی داوە لایەنی سێم واتە ینی کۆمەلگای نێودەوڵەتی نەتەوە یەکگرتوەکان بێنێتە سەرخەت بۆ ئەوی ئەو سزادانە مرۆییە بە کۆتایی بێ. جەنابی کاک مەسرور خاڵێکی ترش کە زۆر لەم گرنگ بوو، جەنابیشت فەرمووت کە مەترسی لەسەر قەواری هەرێمی کوردستان هەیە و هەوڵێک هەیە بۆ تێکدان یان با بڵێن لاوازکردنی ئەو قەواریە. دوێنێ لە دوای کۆبوونەوەی سێقۆڵی ینی سێ لایەنە سەرچەکەی پێکێنەری حکوومەت بە ئاشکرا ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی ناوی لایەنێکی دەرەوەی هەرێمی کوردستان دەهێنێ، بە ئاشکرا ناوی دەستگایەکی مخابڕاتی وڵاتێکی دەرەوەی هەرێمی کوردستان دەهێنێ. من ناپرسم ئاخۆ ئەوە ڕاستەیان نە، بەڵام دەپرسم ئەگەر ئەو مەترسیە جددیە لەسەر هەرێمی کوردستان هەیە، حکوومەتی هەرێم چی دەکا بەرامبەر لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان؟ تەوزیحتان بۆیان چیە؟ چۆن ئاراستیان دەگەیان، چۆن هەماهەنگ دەبن بۆی ڕوبەڕووی ئەو مەترسی هەموو لایەک ببنەوە؟ زۆر سپاس. زۆر سپاس بەم پرسیار. پێم وایە بەشێک لە وەڵامی پرسیارەکە لە سەرەتاوە من داوام، بەڵام دووبارە یەکەمەوە. ئێمە ڕێککەوتنەکانی لەگەڵ حکوومەتی عێراق لە چەندین جار هەوڵمان داوە بگەینە ڕێککەوتنێکی کۆتایی بۆ چارەسەرکردنی هەموو ئەو کێشانەی کە ماون لە بینی بەغدا و هەولێر. بەردەوامیشە بین بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە، بەڵام هەروە خۆشت باست کرد هەندێک جار لەگەڵ حکوومەتی فدرالی لە بەغدا ئەگەینە ڕێککەوتن، بەڵام دواتر کە پێویست بە دەرکردنی یاسا بچێتە پەرلەمان بەداخەوە لەوێش ئێمە پێویست بوو کە ئەم لەسەر بنەمای پرەنسیپی شەریکبوون و تێگەیشتن و ڕێککەوتن و هاوسەنگی لەسەر ئەو پرسە گرنگانە بەیەکەوە یاسەکان تێپەڕێنین کە بەداخەوە بینیمان پیشینەیەکی خراپ دروست بوو لە تێپەڕاندنی ئەم یاسا بەبێ وجودی کوردستان. بۆیە ئەمە ڕاستیەکە بێدانی پێدا بنین. ئێمە بەردەوام دەبین لە قسەکردنەکانی خۆمان لەگەڵ لایەنە سیاسیەکان بەردەوام دەبین کە قسە بکەین لەگەڵ حکوومەتی فدرالی لە بەغدا بەردەوام دەبین بۆ جێبەجێکردنی ئەو بەڵێنانە و ئەو ڕێککەوتنانەی کە لە نێوانماندا هەیە بە پێی دەستور بەبێ ئەوەی سازش لەسەر هیچ مافێکی دەستوری خەڵکی کوردستان بکەین. سەبارەت بە مەترسی لەسەر قەواری هەرێمی کوردستان خۆتان باشە زانن مەسلەی تێکدان و سوتاندن و وێرانکردن و تەفریقە دروستکردن و بێئومێدکردنی خەڵک و سیاسەتی برسیکردنی هاوڵاتیان ئەمە هەمویان ئاماژەی دروستن بۆ ئەوەی کە هەوڵێک هەیە بۆ ئەگەر تێکدانیش نەبێ لاوازکردنی قەواری هەرێمی کوردستان. بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەمە
چەکی بە هێزی ئێمە یەکڕێزی خەڵکی ئێمەیە، یەکڕێزی هێزە سیاسیەکانە، یەکڕێزی هەموو هاوڵاتیانی کوردستانە و ڕێگەنەدانە بە ئەو دەنگە ناومە و ناشازانەی کە دەیانەوێ بە ناوی خەڵکی هەرێمی کوردستان ئەو ئەجەندایە پیادە بکەن. لەبەرەوە هەروەک لە قسەکانی خۆشم دەباسم کرد لە هەموو شتێک پێویستتر ئەوەیە کە ئێمە خۆمان یەکدەنگ و یەکهێز و یەکڕێز بین و ئەوەی ڕوبەڕووی هەموو ئەو قەیرانانە ببینەوە. سپاس دەکەم. بەڕێز جەنابی سەرۆکوەزیران هێرش قادرم لە NRT-ەوە لە ماوەی ڕابردوودایەوە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێداندا کە لەمە دووە موچە دابش بکەن پێنج موچەتان بە یەکجار پاشەکەوت کرد لەمە دوا بۆ لە بڕین و بۆ جۆرە هەیە موچە دابش بکەن لە کاتی خۆیدا هاوشان لەگەڵ حکوومەتی عراقی ئەمە نەکرا لە کاتێکدا لە ئێستا داوای کە دەبینی نرخی نەوت بە شێوەیەکی کەم بەرز بۆتەوە تا ڕادەیەک بەڵام بۆچی موچە دابش نەکرا بۆ پێتانوانیە ئەو ناڕزایەتیانی کە دروست بووە لە بەرامبەر ئەو بەڵێنانە بۆ کە لە ڕابردوودا بە تایبەتی لە کابینەکەی ئێوەدا داوتانە بۆ چاکسازی کە هەنگاوەکان سستن پێتانوانی ئەم ناڕزایەتیانەی کە دروست بووە و لە شەقامدا هۆکارەکەی ئەوەیە نەک هۆکارێکی دیکەی لە پشتەوە بێ لەبەرەوەی بەشێکی زۆریان لە ڕابردوو لە سلێمانی بە تایبەتی مامۆستا بوون لە شەقامە هەمویان لە سەر شەقام بوون داوای موچیانە کرد نەک داوای شتێکی دیکەەوە هیچیش ڕووی نەدا لە چەند ڕۆژی ڕابردووە تەنها لەم دووسێ ڕۆژە نەبێکە هەندێک حاڵەت ڕوویان داوە هیچ جیاوازیش نەکراوە نێوان لایەنەکاندا. ئێمە پێش هەموو شتێک هاوخەمی ئەو بارگرانیین کە موچەخۆرانی هەرێمی کوردستان تێدەپەڕن و بە هیچ شێوەیەک گلەیمان لە ڕاداربڕین و داواکردنی مافەکانی خۆیان بە شێوەیەکی ئاشتیانە نییە. بەڵام ئەوەی داوای موچە دەکا ئەبێ بزانێت کێ هۆکاری نەدانی موچەیە. حکوومەتی هەرێم پێتانەڵێ ئەوەندەی پێدەکرێت. ئێمە لە داهاتی فرۆشتنی نەوت و داهاتی ناوخۆ ئەو پەڕی ئێستا بەو وەزع ئابووریەی کە هەیە بەو سعرە نەفتەی کە هەیە 400 میلیۆن دلار دێتەوە بەردەستی حکوومەتی هەرێم. موچەخۆرانی هەرێم موچەخۆریش تەنیا فەرمانبەر نییە هەر بۆ معلوماتی جەنابەت چونکە ئەمەش جیاوازیەکی دروست کردووە لە بینی واژەی موچەخۆر لە حکوومەتی عێراق و ینی باقی مەناتقی عێراقی لەگەڵ موچەخۆرانی هەرێم. هەرچی موچەخۆرە لە هەرێم لەسەر ئەم بودجەیە حساب کراوە کە پێتان ئەڵێمیش چۆن بودجەکە تەخسیسەکرێ بەشەکەی تری لە نەفەقاتی سیادی عێراقی بۆ هێزە چەکدارەکانە بۆ شەهیدانە بۆ پەککەوتوانە بۆ لانە سیاسیەکان ئەو زیندانی سیاسیەکانە قەرزەکانە هەمووی لە نەفەقاتی سیادی دەدرێت کە هیچ بەشی هەرێمی تێدا نییە لە بودجەی گشتی عێراق دەبردرێ کە بەشێکی هەرێمە بەڵام لە دانەوەی چ قەرزەکان چ ئەو نەفەقاتەی کە بۆ سیادی دانراوە هیچی بە هەرێم نادرێت کەواتە لێرەوە بەشی موچەی هەرێم بۆ هەموو موچەخۆران بە فەرمانبەرانی حکوومەتەوە بە خانەنشینانەوە بە هێزە چەکدارەکانەوە بە هەموویەوە 755 میلیۆن دلارمان پێویستە ئێمە 400 میلیۆنمان بەدەستەوە. باقیەکەی تر پێشتر لە حکوومەتی عێراقدا بین دەکرا دوای ئەوە هاتن وردە ڕێژەکەیان کەم کردەوە تا کوێنانە 320 میلیارد دینار کە دەکاتە حدودی 250 میلیۆن دلار. بەمەش ئەگەر لێکی بدەینەوە 650 میلیۆن دلار دێتە دەست کە کەمترە لەو ڕێژەیە کە پێشتر وەکو موچە بۆ هەموو موچەخۆرانی هەرێمی کوردستان نێردراوە کەواتە لێرە کەمهێنانی بودجەمان هەبووە بەڵام هەوڵمان داوە ئەوەی لە بەردەست بێ خۆمان بگونجێنین بە داشکاندنی ڕێژەی 21 لە 18 لە 100 اینجا چەندمان لە بەردەست بووە موچەکان لە کاتی خوادا بدەین و زۆریشی ئێمە ئەحتیمانمان کردووەتە سەر ئەو بەڵێنانەی کە حکوومەتی فیدرالی لە بەغدە داویانە کە مانگانە ئەو بڕەموچەیەمان بۆ بنێرن لەسەر ئەم بنەمایە موچەکان ئامادە کراون کە بەم شێوەیە بە خەڵکی کوردستان بدرێ هەندێک جار کە دووە کەوتووە چاوەڕوانی ئەوە بووین کە لە حکوومەتی عێراقەوە ئەو بڕەموچە و شایستەدارەکانی خەڵکی هەرێمی کوردستان بێتن بەڵام کە نەهاتووە دووەکەوتنەکەی خەتای هەرێمی کوردستان نەبووە چاوەڕوانی بووە کە حکوومەتی عێراق خۆی بەرپرسە لە نەناردنی ئەو بڕەموچەیە ئەمە بابەتێکی تر کە ئێمە چۆن ئەتوانیاوکەن ئەگەر گریمان حکوومەتی عێراق هیچ ئەوەی نەکرد ئێمە بە حقیقەت ئەگەر هەمومان جارێک بمانەوێ بە پێی بودجەی بەردەست بدەین ئەبێ خەڵکی کوردستان من داواشیان لێ دەکەم تەفەهومی ئەو وەزع بکەن ئێمە ڕوبەڕووی کێشەیەکی گرفتی ئابووری بووینەتەوە نەک تەنیا لە هەرێمی کوردستان لە هەموو جیهانیش ئەمە تەنیا کێشەی ئێمە نییە لە وڵاتانی تری زلهێزیش ئەم کێشەیە سەری هەڵداوە لە وڵاتانی ناوچەش ئەم کێشەیە سەری هەڵداوە ئەگەر بەراوردی موچەخۆرێکی هەرێم لەگەڵ هەر یەکێک لە وڵاتانی ناوچەکەش بکەیت ینی بڕەموچەی موچەخۆرانی هەرێم هی ئەوانی تر بەرزترە کە لە یەک ئازدا بن مەبەستم سەرەڕای ئەوەش
ئەگەر ئێمە بین بە پێی بودجەی بەردەست هەموو مانگێک جارێک بدەین لەوانەیە نتوانین باو ڕێژەیە بدەین ئەبێ ڕێژەکە کەم بکرێتەوە ئیتر هەر ئەمەش بۆ کاتێکی دیاری کراوە. یعنی ئەگەر خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی وەلانە سیاسیەکان پشتگیری لە حکوومەت یارێم بکەن پەرلەمانی کوردستان پشتگیری لە حکوومەتی کوردستان کە ئێمە دەتوانین بودجەیەکدا بکەین کە مانگانە بیدەین بەڵام بەو ڕێژیان نابێت کە پێشتر تەوەقعیان دەکرد چونکە ئاستی داهاتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی نزم بووەتەوە. نەک تەنیا لێرە لە حکوومەتی عێراقیش کەم هێنانێکی زۆر هەیە. ئێستا ملیارەها دۆلار قەرز لەسەر حکوومەتی عێراقا و ناشتوانێت پارەی موچەخۆرانی خۆی بدا ئەگەر قەرز نەکە. ئێمە زۆر لەگەڵ ئەو بنەما نەبووین کە ئێمە بین تەنیا پشت بە قەرزکردنی پارە بکەین بۆ دانی موچە. لەلایەکەوە لەوانەیە ئێمە نتوانین ئەو بڕە پارەیە هەموو مانگە قەرز بکەین چونکە وڵاتێکی سەربەخۆنی و ئەو زەماناتەیە کە پێویستە قەرزمان پێ بدرێ و ئاسان نییە. لە لایەکی تریشەوە ئەمە دواخستنی بەرپرسیارەتیە بۆ نەوەی داهاتوو. ئەگەر ئێمە وەکو ساڵانی پێشووتر تەنیا قەرز بکەین و قەرز بکەین یەکی ئەم قەرزانە ئەداتەوە نەوەی داهاتوو ئەم قەرزانە ئەداتەوە. لەبەرەوە من حەزەکەم یعنی خەڵکی یاریمی کوردستانەوە بزانن ئێمە بە هەموو شێوەیەک تحملی ئەو بەرپرسیارەتیامان کردووە کە ئەم ناخۆشیە بە ئێمە هەوڵ دەین چاکی کەین نێڵین بۆ دوای ئێمە نەوەیەکی دوای ئێمە بێت ئەوان دوچاری ئەو وەزە ناخۆشە بن. ئێستاش ئەگەر ئێمە بمانەوێ لە هەموو مانگێک بدەین دەتوانین بە ڕێژەیەکی معەن هەموو مانگ پارە بدەین بەڵام ئەبێ خەڵکی کوردستان تحملی ئەوە بکە کە ئەم ڕێژەیە لەو ئاستەیان نییە کە ئەوان تەوەقعی دەکەم. من ئێستا ناتوانم بڵێم چەندە چونکە بە پێی بودجەی بەردەست دەتوانینەوە بکەین. هێشتا ئێمە بێئومید نەبووین لەوەی کە لەگەڵ حکوومەتی عێراق بگەینە ڕێکەوتن بەڵام ئەگەر هاتوو بە هیچ شێوەیەک ئەم ڕێکەوتنە نەکرا ئەو کاتە ئێمە ئەو بژاردەیەمان هەیە کە پێویستە زۆر بە ڕاشکاوانە لەگەڵ خەڵکی خۆمان و لەگەڵ پەرلەمانی کوردستان قسەی لەسەر بکەین. زۆر سپاس جناوی سەرۆکوەزیران من سەنگەر عەبدوڕەحمانم لە ڕوودا و ئەو ڕێکەوتنە سەرەتایی کە لە چەند ڕۆژی ڕابردوو لەلایەن شاندێکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ بودجەی ساڵی 2021 ڕێکەوتنێکی سەرەتایی لەسەرکرا کەی دەبێتە ڕێکەوتنێکی هەمیشەیی و چی ماوە ئێوە بیکەن بۆ ئەوەی ئەو ڕێکەوتنە سەر بگرێ؟ بەشێک لە هۆکاری چوونی شاندی ئێمە بەشێکی ئەوەیە کە لەسەر ئەمەش قسە بکرێت چونکە ئەمە ئامادەی پرۆژە یاسایەکە پێویستە لە ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە پەسەند بکرێت کە تاکو ئێستا پەسەند نەکراوە. دوای ئەوە ئەبێ بچێتە پەرلەمان کە لە پەرلەمان پەسەند کرا ئەو کاتە دەبێتە بەرنامە بۆ جێبەجێکردن. لەبەرەوە ئێستا ئەم تۆپە لە ساحەی کوردستاندا نەماوە ئێمە هەموو التزاماتی خۆمان جێبەجێ کردووە بۆ بەشداربوون لە ئامادەکردنی پرۆژە بودجەی ساڵی 2021 کە ئێستا لەلایەن حکوومەتی فدرالی عێراقیە و پەرلەمانی عێراق کە پێویستە دەنگی لەسەر بدات. بەڕێز حکوومەت من ئامان نەزمەدین لە کوردستان 24ەوە نامەوێت پرسیاری برادرانی تر دووبارە بکەمەوە لەسەر بابەتی ڕێکەوتنی شنگال لێوە لەگە حکوومەتی عێراقیە ڕێکەوتنێکتان هەبوو کە بەوەی بارودۆخی شنگال ئاسایی بکرێتەوە. بەڵام ئەوەنەی بەرجوویەکەوێت ببینرێت کە هێزەکانی پەکەکە کە لەوێ گرفت بوون ئێستا لە ژێر ناوی دیکەدا خەریکن لە شنگال دەمێننەوە و ڕێکەوتنەکەش بەو شێوەیە کە هەمووی هێزەکان لەوێ بچنە دەرەوە. ئێوە چۆن لەم بابەتە ڕوانن و چارەسەرتان چی؟ ئێمە هێشتا چاوەڕوانن کە ئەم ڕێکەوتنە جێبەجێ بکرێ بەداخەوە تاکو ئێستا جێبەجێ نەکرا و هەرچەندە هەندێک جار دەبینین کە قسەی لەسەر دەکرێت گوایە هەندێک هەنگاوی پێویست راون ئەوەی کە بینیمان هەندێک لە هێزە عێراقیەکان بەرەو ناوچەکە هاتوون بەڵام بۆ دەرکردنی ئەو هێزە چەکدارانەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستانن و هەروەک جەناوی باست کرد یان پەکەکەن یان سەر بە پەکەکەن بە هیچ شێوەیەک لە شنگار دەرنەچوون تەنیا بۆ چەند کاتژمێرێکی دیاریکرا و بارەگەکانی خۆیان بەجێهێشت دواتر بە جلوبەرگێکی ترەوە گەڕاونەتەوە. لە هەمان کاتیشا حتا ژمارەی ئەو چەکدارانە لە شنگار زیاد بووە چونکە ژمارەیەکیان لە سووریاوە هێناوەتا لە ماوەی چەند ڕۆژەی ڕابردوو. ئێمە چاودێری بارودۆخەکەیەکەین بۆ ئەوەی ببینین ئەم ڕێکەوتنە وەکو خۆی جێبەجێ بکرێت بەڵام تاکو ئێستا بەداخەوە لەو ئاستەنیا و بەو شێوەیە جێبەجێ نەکراوە. بەڕێز سەرۆکی حکوومەت من هاوکار عەبدوڕەحمانم لە کورسات نیوز. جەنابەت لە قسەکان تا بە ئاماژەت بۆدا خەڵکی سووریا یان خەڵکی دەرەوەی هەرێمی کوردستان لە خۆپیشاندانەکان هەبوونە. ئایا چێ ئەو خەڵکەی هێناوەتە هەرێمی کوردستانی کەسێک لە سووریا بۆ دێ لە هەرێمی کوردستان بارەگاکان دەسووتێنێ ئەگەر بۆ خەڵکی کوردستانی ڕوونکەوە دووش باس لەوە بەڕێزت ئاماژەت بۆدا من لەگەڵ خۆپیشاندانەکانم
و لەگەڵ خۆپیشاندانی مەدەنیمە بەڵام باس لەوە دەکرێت لە هەولێر ڕێگری لە خۆپیشاندان دەکرێت بە تایبەت دوێنێ چەند حزبێک کۆنگرێش ڕۆژناموانیان کرد وتیان ڕێگەمان پێ نەدراوە لە هەولێر کۆنگرێ ینی لە هەولێر خۆپیشاندان بکەین قسەت لەسەرەوە چییە؟ سەبارەت بە هاتنی ئەوانە بە حقیقەت پێویستە پرسیار لە ئەو بەرپرسانەی ئەوێ بکرێت کە بۆچی ئەوانە لەوێن بەشێکی من ئەزانم هەندێکیان لەوانە بەناوی ئاوەرە بەناوی میوان بەناوی ڕاکردن هاتبن بۆ ئەوەی ئێران بە شوێنێکی گونجاوزانی بێت تێیدا بحەوێنەوە بەڵام دواتر بە هەر هۆکارێک بێت بە شێوەی ڕێخستن لەگەڵ لایەنێکی دەرەکی کاریان بۆ دەکەن و لە پێناو بەرژەوەندی و جێبەجێکردنی ئەجندایەکی دەرەوەی هەرێمی کوردستان کارەکانیان دەکەن و کاری بەشداربوونی ئەوانە بێگومان ئەمەیە لە لایەکی ترەوە کە سەبارەت بەوەی کایە ئێمە بۆ لە هەولێر یان شوێنەکانی تر ڕێگە نادەین ئەمە بە هیچ شێوەیەک ڕاست نییە کە ڕێگەی مطلق نەدراوێ بە ناڕازای دەربڕین یان بە داواکردنی ماف لە ڕێگەیەکی شارستانی و مەدەنیەوە بەڵام من با پرسیارێ بکەم ئەوەی کە لە سنووری پارێزگای سلەیمانی و هەڵابجە ڕوویدا لە سەرەتاوە قەوڵ بوو بەو شێوەیە بەرەو تند و تیژی بڕوە یان خۆپێشاندانێکی ئاسایی و مەدەنی بوو بەڵام ئیستیغلال کرا خەڵکانێکیان لە فرسەتە گەڕێن کە بە ناوی خۆپێشاندانی مەدەنی و هێمنانە دەست پێ دەکەن دوایی دێنە ناو بەرنامەکە وەزەکە تێکەدەن ئێمە بەرپرسیارەتیمان هەیە نەک تەنیا بۆ پاراستنی ژیانی هاوڵاتیانی جەچ خۆپێشاندەر بێ یان ئەوانەی کە خۆپێشاندەر نین خۆ ئەوانش بەرپرسیارەتی حکوومەتە حتا ملک و ماڵی خەڵکی تری حکوومەت بێ ینی حزب بێ ئەمە هەمووی بەرپرسیارەتی حکوومەتە پارێزراو بن کاتێک خۆپێشاندان دەکرێت ئەگەر لە قەوارەی هێمنانە و ئاشتیانەدا بمێنێتەوە هەموو لایەک لێ ڕادەین و ینی پێشوازیش لێ دەکەین بەڵام بەداخەوە تاکو ئێستا هیچ خۆپێشاندانێک نەبووە بە تایبەتی لە ماوەی ڕابردوو کە بەرەو تند و تیژی ئاراستە نەکرابێ کەواتە بەشێکی هۆکارەکەی ئەوەیە بۆ ڕێگریکردن لە دروستکردنی فەوزا و پەلاماردانی بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستان ئەم بەم شێوەیە ڕەفتار کراوە. سپاس سپاس دەکەم جنابی سەرۆک من أحمد حمداني مراسل قناة حدث. كيف نلاحظ هناك تحديات حاول أن هناك عائق أمام اتفاق هناك جهات تحاول أن تقف أو تلتف على اتفاق إربيل بغداد. نحن كصحفيين نلاحظ هذا الأمر في موضوع سنجار طبعا. هل لديكم تحديات في تطبيق هذه الاتفاقية ومتى في التوقيتات تنتشر البيشماركة هناك؟ شكرا. سپاس بۆ بزانم بەشێکی وەڵامەکەم دایەوە پێشتر بەڵام ئەوەی کە هەیە ئەمەیە کە ئەو لانانەی کە پێویستە لەوێ دەربچن تاکو ئێستا دەرنەچوون تەحەدای گەورە ئەوەیە کە تەحەدای بڕیاری حکوومەتی فدرالی کراوە و ئەو لانانەی کە لەسەریان ڕێککەوتون پێویستە شوێنەکە بەجێبێڵن تا ئێستا لەوێ ماون ئیتیفاقەکە بەم شێوەیە بووە کە ئاسایشی شنگار پێویستە لە 2500 کەس پێک بێت کە 1500 لەو کەمپانەی کە ئاوارەی تێدایە خەڵکی شنگارن ئەوان لە خۆیانەوە 1500 کەسێک پێبینن ئەوانی تر ئەو 1000 کەسەی تر لە خەڵکی ئەو ناوچەوە هەمووشی بەیەکەوە بینی حکوومەتی فدرالی و حکوومەتی هەرێم ڕێککەوتنی لەسەر بکرێت کە ئەوانە ئەمن و ئاسایشی شوێنەکەیان بگرنە ئەستۆ ئەوەی تر ئەو هێزانان کە بەداخەوە لە خارجی دەستور لە خارجی یاسا لەوێ ماونەتەوە و تاکو ئێستا ئەمە ئەرکی حکوومەتی فدراڵە چونکە ئێستا بەرپرسیارەتی ئیداری و ئەمنی شنگال بەدەستی حکوومەتی فدرالیەوەیە ئەبێ ئەوان بێن ئەم شتە جێبەجێ بکەن اینجا بۆیە ئێمە چاوەڕێین بۆی بزانین بەکوێ دەگات بەڵام تاکو ئێستا ئەم هەنگاوانەیە کە بینیومانە بەداخەوە لە ئاستی ئەم ڕێککەوتنانە دانین و بە هیچ شێوەیەکیش هەوڵی جددی نەدراوە بۆ دوورخستنی ئەو هێزە نامۆیانەی کە لەوێت. سپاس أحمد زويتي كنال الجزيرة بسيار جناب سروك وزيران قالك بحثي هندي تكنكو قفي سير قواري هريمة كردستاني هين قواري هريمة كردستاني بشتفانيا كان ناف دولتي يا تشويش صالونوتو إيكي ورا هل ويست في جواك ناف دولتي تشيا
آن هرم کردستان اف ترسق هاندية في جواك الناف دولتي هكر مجال هبي بسيارة ديجي بكم البغداد وصاد يرى دو آراستيتين آراستی حكمتي وآراستی برلماني قال جه ام قلت بين حكمتها هرم كردستان جهشتيا بيكاتنا كي أنا اتفاقك قال بغداد بس برلمان او كتلة سياسية ناف برلماني بآراستك دي كارت كان كوزختل حكمتها بغداد كان اف بيكاتنا جبجي نبت حكمتها هرم كردستان برانبر في يعني چپی چه دید بکاتن؟ سبارت بابتی که راسته خو برنامه دیارن برسی کرنا خلق کردستانه لشکرکشی سر هرم کردستانه درست کردنا تفریقیه جبهه نکردنا دستوریه تهدیدات سهرم کردستانه اوه همه دیارن بو هندی اف قواره دلی همه کسکینیه بس مانوی قواره سببی او بیا چونکی خلق کردستان برگریا خوکری بو پاراستنا وی ازمونه نوکه حولت وان اون خلق کردستان بخو و ازمونه تک بدنه بر هنده داخازم من لخلق کردستان زورینه خلق کردستان کو بشک نینه لبرنامه و رنگ نجزانه لازمه آگادار بن کو اف برنامه اف پلانه که جدیه بو هنده اف قواره اگر تیش نچید لواز ببید و اف قولش بردوام بینه اف رو دونیش نیه اما مش زانین سرارای و چنده از یه دلنیامه مطمئنم اگر ام پیز بین بت پیچه بین ناف خودا ایک بینو ریک بینو برگریل دستکفتت خوید دستوری بکین اف پلانش سر ناگره سبارت پرسیارت دویه جا حکومت عراق راست زور جرام جا حکومت البغداد گشت رکفتنه پشتی انگل پارلمانه وکی پیدوی پشتیوانی انگاوت هر دو حکومت آنات یکرن مخابنی و زور وان کسید کو دوستت مبینه و ما چاوره هندی بینه زیادتر پشتیوانی ما بکن وکی پیدوی نه پشتیوانی ما نکریه هندک جار هندک هلوستت ورگرتی کو بدجی برجواندی خلق کردستانش بینه بروی چنده او پیدویه ام دیکین سر دو آستا حکومت هرمت گه حکومت بغداد بردوام بن بو جبجه کرنا او رکفتنت نفبره هر دولانده هی ادلای که دیشرا داخازم او کو هیزت سیاسی و پرلمانیت خلق کردستانت گه هیزت سیاسی و پرلمانیت عراقی گفتگوی دابن بو هنده اگر اف برنامه بنمایی که تک نگشتنه اف تک نگشتنه بیتا چاره سر کرن اگر نه ام بزانین که ده هوکارد و دجایتی برانبری حرم کردستان چنه و اف برنامهش بردوامنو قولیش اف سردانه بینکرن بەڕێز جەنابی سەرۆر وەزیران هێمن حوسێنم لە ئاژانسی ئەنادۆڵ لە ماوەی ڕابردوودا حکوومەتی هەرێم زۆر جار باسی ئەوەی کردووە کە 500 گوند لە ناوچە سنووریەکان بەهۆی بوونی پەکەکەوە چۆڵ کراون و جەنابیش تازە لە قسەکاندا ئاماژەت بۆ کرد کە زەوی پشتوکراڵی و مڵکی ماڵی خەڵک داگیر کراون و لە ماوەی دوو مانگی ڕابردووشدا لە ناحیەی چەمانچێ پێشمەرگەیەک شەهید بوو لە ڕوبەڕووبوونەوەدا و دواتر پەلاماری پۆلیسی نەفت و گازدرا یعنی هەوڵەکانی حکوومەتی هەرێم بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر چیە لە داهاتوودا و خاڵیشتر هەیە دەمێ ئاماژە پێ بکەم جەنابتان لە سەردانەکەتان بۆ تورکیا باسی پەیوەندی ئابووریەکەتان کرد کە قەبارەی ئابووری لە نێوان هەرێمی کوردستان و تورکیا دەرێنرێتە 20 میلیارد دۆلار ئەم بڕیار دەرەکە کە جەنابتان سەردانی تورکیاتان کرد بڕیار دەرەکە قەبارەی ئابووری لە نێوان هەرێم و تورکیا برێنرێتە 20 میلیارد دۆلار ئەم پەیوەندیە ئابووریە بەکوێ گەیشتووە هەوڵەکان چییە بۆی پتەوکردنی پەیوەندی ئابووری هەرێم و تورکیا سەبارەت بە چۆڵکردنی دێهاتەکانمان خۆشتە نەزانن لە پێش ڕاپەڕینی 91 لە مەجموعی 5,000 گوند 4,500 ڕووخاو وێران کرا لە ڕژێمی پێشووتر ئێمە هەوڵی دروستکردنەوەی زۆربەی ئەو شوێنانەماندا بەڵام بەداخەوە هەندێک ناوچەی سنووری کە بووە بە شوێنی پێکدادان لە بینی پەکەکە و بردومانکردنی فڕۆکەکان یاو شوێنانە وای لە هات کە نزیکەی 700 گوندی ئێمە نەتوانین ئەوەدانیان بکەینەوە لەبەر بوونی پەکەکە و ڕێگەگرتن
لە خەڵکی یاریمی کوردستان بۆ گەڕانەوە بۆ سەر ناوچەکانیان نەک تەنیا ئەو دیاتانەش ئاوادان نەکرانەوە 139 دەی تریش چۆل کرا. ئەمە بەداخەوە بەڵام بە هیچ شێوەیەک ئەمە لە خزمەتی ئەزمموی یاریمی کوردستان و خەڵکی کوردستاندان نییە. نەک تەنیا ئەوە ناوی ناوچەکانیشیان گۆڕیوە، ناوی شاخەکانی ئێمەشیان گۆڕیوە و تەنیا شوێن لە کوردستان و عێراق کە نابێت ئاڵای کوردستانی تێدا هەڵبکرێت ئەو شوێنانان کە ئەوان تێیدا باڵا دەستن. نەک وەکو میوان ئەوان خۆیان بە بەدیلی دەستهەڵات لەم شوێنانە پێناسە کردووە. ئەمە بەشێکێتی. بەشەکەی تری داگیرکردنی زەوی وزار و ملکی خەڵک ئەوە نییە. من باسی شوێنەکانی تری وەکو پەلکانە دەکەم کە ئێستاش ئەم گلەیە هەیە لە هەندێک شوێن بە پشتیوانی هەندێک مؤسساتی حکومیش زەوی وزار و ملکی خەڵکی کورد لەو شوێنانە داگیر دەکرێت. هەڵوێستی کوردستان ئەوەیە، ئێمە نابێت تەنیا چاومان لەوە بێت کە کێشەی ئێمە کێشەی موچەیە. ئەمانە هەمووی کێشەی گرنگن و دەیانەوێت لە بیرمان ببنەوە. بە سەرقاڵکردنمان بە بابەتی موچە دەیانەوێ هەموو ئەو بابەتە گرنگانەی ترکە، مەسەلەی خاکە، مەسەلە ناوچەدا بڕێندراوەکانن، مەسەلە سەقامگیری ئەمنی و سیاسی و ئابووریە، ئەوە هەمووی لە بیر ئێمە بچێتەوە. سیاسەتی حکوومەت یاریمەوەیە کە ئێمە بەردەوام بین لەوەی کە پێش هەموو شتێک ئێمە دژی ئەوەین کە شەڕی کورد و کورد بکرێت. ئێمە نامانەوێت شەڕی کورد و کورد بکرێت، بەڵام نابێ ئەمەش استیغلال بکرێت کە چونکە ئەمە هەیە ئیتر بەدیلی حکوومەت لایەنێکی ناشەرعی دەبێت. ئێمە ڕوبەڕووی ئەوە دەبینەوە بە هەموو هێزێکمانەوە. نایڵین بەدیلی ناشەرعی بۆ دەنگی خەڵکی کوردستان و حکوومەتێک کە بە دەنگی خەڵکی کوردستان پێکاتوە دروست بکرێت. پێویستە ئێمە بەرگری لە هاوڵاتیانی خۆمان بکەین، مافی خۆیانە بگەڕێنەوە بۆ سەر گوندەکانی خۆیان، بۆ زەویزارەکانی خۆیان، هەموو هەوڵێک دەدەین. بەڵام بۆ ئەمەش ئێمە لە هەموو لایەکەوە خەریکین، هەم بۆ دروستکردنی ژێرخانێکی ئابووری بۆەوەی بتوانین پەرە بە ژیانی ڕۆژانە و دابینکردنی پێداویستەکانی خەڵک بدەین، لە ڕوویەکی تریشەوە هێزەکانی ئێمە بۆ پاراستنی خەڵکی ئێمە و بەرتەسکردنی ئەم پیلانە خەریکن و بۆ ئەوەی ئێمە نەیەڵین چیتر خەڵکی ئێمە باجی ئەم سەرکێشیە بداتەوە. جەنابی سەرۆک وەزیران، من ئاکار فارسم لە کەناڵی سپێدا. دوو پرسیارم هەیە. پرسیاری یەکەمیان سەبارەت بە ئەنجامدانی چاکسازی لە هەرێمی کوردستان لە پەرلەمان یاسای چاکسازی دەرچوو و لە حکوومەتیشە ناوەناوە دەگوترێ ئەو یاسایە لە بواری جێبەجێکردندایە. پرسیارەکە لە بوارەوەیە بەشێک لە پەرلەمانتاران قسە لەسەرەوە دەکەن کە تا ئێستا حکوومەت هەنگاوی نەناوە بۆ بڕینی موچەخۆری بندیوار و ئەمانە. حکوومەت لە بوارەدا چی کردووە؟ پرسیاری دووەم دەربارەی پەیوەندی حکوومەت لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکان. هەز دەکرێت حکوومەت پەیوەندێکی تەندروستی لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکان نییە. چ ئەوانەی لە ناو حکوومەتن، چ ئەوانەی لە دەرەوەی حکوومەتن ئۆپۆزیسیۆن. ینی ئەو پەیوەندیە چۆن ئاسایی دەکرێتەوە؟ دەست پێشخەری جەنابتان چییە بۆ ئەوەی کە لەگەڵ ئەو لایەنانی ئۆپۆزیسیۆنن، ئەوانەی دەرەوەی حکوومەتن، ئەوانەی لە ناو حکوومەتن دۆخەکە ئاسایی بێتەوە؟ بعضی ئەوەی کە جەنابەت خاڵی یەکەم کە باست کرد، یاسای چاکسازی تەمان لەلایەن حکوومەتەوە ئامادەکرا، دوای نێردرا بۆ پەرلەمان کە دەنگی لەسەر درراوە، بەشێکیشی دەستی بە جێبەجێکردن کراوە و زۆر لەو خاڵانەیە کە جێبەجێش کراون بە داتا و بە ڕقام پێشکەش کراون و دراونەتە پەرلەمانیش و لە تەلەڤیزیۆنەکان و ڕاگەیانەکانیش باس کراون. بەڵام ئەوەی نایەوێ دان بە دەستکەوتەکان و ئەو هەوڵە چاکسازیانەدا بدات، هەوڵ دەدات ئەم شتانە لە بیر بکات و باسیش نەکات. ئەوەی دەیەوێش ببینێ هەموو دادەکان لە بەردەستون و دەبینن کە چی کراوە، چونکە لە زۆر ڕۆیەکەوە زیادکردنی داهات بە چاکسازی کراوە، بە ڕێخستنەوەی بودجە کراوە، بە کەمکردنی خەرجەکان کراوە. بەڵام بەشێکی کاتێکی زیاتری دەوێت بە شێوەیەکی بنەڕەتی کە دەڵێن هیچ نەکراوە کەی دەکرێت. ئەمە بە حەقیقەت ستیتمنتێکی سیاسیە، بە هیچ شێوەیەک ئەمە ڕاست نییە. ئێمە ناڵێن هەموو شتمان کردووە، بەشێکی دواکەوت لەبەر پەتای کۆرۆنا
بەشێکی تری لەبەر ئەو قەیرانە ئاوبوریەی تێکەوتوین نەمانتوانێت هەمووشت ئەوەی کە خۆمان ویستمانە و بەو پەلایکە دەمانویست بیکەین وەکو خۆی جێبەجێ بکرێ. بەڵام کە دەڵێن هیچ نەکراوە ڕاست نیە چونکە داتاکان هەمووان لە بەردەستە و دەکرێت ئەوەی مەبەستی بێ بزانێت چی کراوە دەتوانن مڕاجعەی ئەو داتانە بکەن کە حکوومەت هەرێم چی کردووە. سەبارەت بە پەیوەندی حکوومەت لەگەڵ لایەنەکان بەڕێز حکوومەت لە چەند لایەنێک پێکاتووە کە ئامادە بوون بەرنامە و ئەجەندای حکوومەت قبول بکەن و ژمارەیەک لایەنی سیاسیش ئەم ئەجەندا و بەرنمەیان قبول نەبووە کەواتە خۆیان نەیانویستووە لە حکوومەتدا بن و پەیوەندی لەگەڵ حکوومەت لەسەر ئەو بنەمایە دروست بکرێت کەواتە حکوومەت بەرپرسە بەرامبەر بە جێبەجێکردنی ئەو ئەجەندایی کە لە پەرلەمان پێشکەش کرا کە لەلایەن لایەنە بەشداربووەکانی حکوومەت ئامادەکراوە. پەیوەندی حکوومەت لەگەڵ لایەنە سیاسیەکان پەیوەندی خزمەتگوزاریە. ئێمە دەمانەوێت خزمەتگوزاری بکەن ئەو شەقامەی کە دروست دەکرێت کەس پێی ناڵێ ئەم شەقامە پێویستە پارتی یان یەکێتی یان یەکگرتو یان کۆمەڵی بەسەردا بڕوە. هەر هاوڵاتیەک دەتوانێت بەسەردا بڕوە. زیادکردنی کارەبا بۆ هەموو ماڵ و بە هەموو هاوڵاتیانێکە بەبێ جیاوازی بیر و بوچوونی سیاسیەوە. حکوومەت کاری خزمەتگوزاری بۆ هەموو لایەنەکان دەکا بەڵام کە دێتە سەر ئاستی پەیوەندی سیاسی لە بینی ئەحسابی سیاسیدا دەکرێت. حکوومەت مەسئولە بەرامبەر بەو لایەنە سیاسیانەی کە لە حکوومەتدا بەشدارن. بەڕێستەرۆکی حکوومەت من شیراز ڕەوفم لە دەستگای میدیایی پەیسەر لە کۆمپانیای وشە. ڕاستی من دەمەوێت لەبارەی بەدیلی بەغداد ڕای بەڕێستان بزانم. هەتا ئێستا چ بەڕێزێ چ وەفدەکانی هەرێمی کوردستان بەردەوام باز لە ڕێکەوتنەکەن لەگەڵ بەغدا و ئومێد لەسەر ڕێکەوتن لەگەڵ بەغدا زۆر هەڵچنراوە. لە کاتێکا ئێستا بەغدا بۆ خۆت لە ئێمە باشتر ئاگاداری قەیرانی گەورەی هەیە و تەنانەت هەندێک تەقاریر وانە باز لەوەکان کە ئەم وڵاتە هەر بەرەو ئیفلاس بوونە ڕوا لە ڕووی مالیەوە. هەرێمی کوردستان بەدیلی بەغدا شک دەبا ئەگەر بەغدا هەرەز بهێنێ لە ڕووی ئابووریەوە هەرێمی کوردستان بەچی خۆی دەگرێتەوە. سپاس. وەڵام پێم خۆشم پرسیارەت کرد. ئەگەر مەترسی ئەوەیە حکوومەتی عێراق هەرەز بێنێت ئەم هەموو هەوڵانە چییە کە ئەبێ حکوومەتی هەرێم تەسلیمی حکوومەتی فیدرالی ببێت؟ ئێمە پەیوەندیەکی دەستوریمان هەیە، مافێکی دەستوریمان هەیە کە پەیوەندیەکانی بینی هەرێم و حکوومەتی فیدرالی ڕێخستووە. ئێمە پابەندی ئەو مافە دەستوریانەین و ئامادەنین سازش لە هیچ شتێکێک لەو مافانە بکەین. بەڵام دەنگی وە ئەویستین هەندێک جار کە حکوومەتی هەرێم شکست خواردووە بە بەرەو حکوومەتی عێراق هەموو حکوومەتی عێراق ئیدارەکەی بکە پێم بڵێن کام شاری ئەتانەوی هەرێم وەکو کام شاری عێراقی لێبێ وەکو کوێ کامە ئەزمموی سەرکەوتو لە هەموو عێراق هەیە کە ئەبێ حکوومەتی هەرێم چاوی لێ بکە. ئێمە پابەندین بە دەستور و پەیوەندیەکانی ئێمە لەگەڵ حکوومەتی عێراق لەسەر بنەمای دەستورە. ئێمە هەموو هەوڵێک دەدەین کە ئەو پەیوەندیە پتە بکەین و ئومێدیشمان وایە ئێمە ناومێد نەبووین لەوەی کە لەگەڵ حکوومەتی عێراق بگەین بە ڕێکەوتن. ئەوەی لەسەر شانی ئێمە دەیکەین، ئەوەی پێویستیشە بۆ خەڵکی خۆمانی باز دەکەین، ئەوەی کە حکوومەتی عێراق نەیکرد هیوادارم ئێوە و هەموو هاوڵاتیان و هەموو هێزە سیاسیەکان بتوانن بە خەڵک بڵێن کە هۆکاری جێبەجێ نەکردنی ڕێکەوتنەکان کێن. لەبەرەوە ئێمە داواشمان کردووە داواش دەکەین کە لایەنی سێەم وەکو کۆمەڵگەی نێودەوڵەتی بەشدار بێت لە گفتوگوەکانی لەمە و دوای ئێمە و عێراق بۆ ئەوەی معلوم بێت کە کێیە کەم تەرخەم لە جێبەجێکردنی بەڵێنەکان و ڕێکەوتنەکانی نێوانمان. مساء الخير، أنا بسام عبد الأحد من قناة العراقية. دولة رئيس الوزراء يوم أمس أعلن الوفد المفاوض عن التوصل إلى اتفاق كامل ما بين بغداد وأربيل. متى سيتم تنفيذ هذا الاتفاق وهل سيكون التنفيذ بأثر رجعي؟ ئەوەی دوێنێ کراوە وەڵامی حکوومەتی هەرێم بووە بەرامبەر بە یاسای قەرز چونکە حکوومەتی عێراق من دەمەوێت دیسان دووپاتی ئەمە بکەمەوە کە حکوومەتی عێراق مانگی 5 و 6 و 7 قەرزاری حکوومەتی هەرێمە. بە هیچ شێوەیەک ئەمە نایەتە خاڵی یاسای قەرز. مانگی دەهیش بە هەمان شێوە چونکە مانگی دەیش بە پێی ڕێکەوتنی پێشووتری ئێمە لەگەڵ حکوومەتی فیدرالی دەبووە موچەکەمان بۆ بنێرن. یاسای قەرز مانگی 11 دەرچووە کە ئەسەری ڕەجعی نییە
بە هیچ شێوەیەک ئەگەر تەفسیرێکی وای بۆ بکرێت تەفسیرێکی سیاسیە تەفسیرێکی یاسایی نییە چونکە ئێمە لەگەڵ لانە یاسایەکانیش باسمان کردووە و یا لانە یاسایەکانی خودی حکوومەتی فدرالیشدان بەوەدا دەنێن کە ئەمە مافی خەڵکی کوردستانە ئێستا واقعێک هەیە ئایا حکوومەتی عێراق ئەو هەموو داهاتەی لەبەر دەستە بۆ ئەوەی بتوانێت ئەم قەرزانەی حکوومەتی هەرێمی کوردستان بداتەوە یان نە یانیش چەند ئەتوانێت بداتەوە ئەوەی تر وەکو ماڵ لەسەر حکوومەتی عێراق بمێنێتەوە لە کاتێکی گونجاودا ئەمە مافی خەڵکە ناتوانن لی پاشگەز بن یان خۆیانی لێ بێدەنکەن یان بڵێن ناتوانن بیدەینەوە توانینی ئێستا شتێکە بەڵام دان پێدان بەوەی کە ئەمە مافی خەڵکی کوردستانە حکوومەتی عێراقیش ئەم دانە بەم مافە دەدات لەبەرەوە ئەم وەڵامەی کە چواتەوە ئێمە گوتومانە ئامادەین تەعامل بە یاسای قەرز بکەین چونکە وەکو لە سەرەتاوە باسم کرد ئێمە تێبینی و ڕخنەمان هەیە لەسەر ناوەڕۆکی و لەسەر چۆنیەتی تێپەڕاندنی یاسای قەرزەکە بەبێ کورد لە پەرلەمان دەرچووە کە دەبوایە بە حکمی ئەوەی پرەنسیپی شەراکەت و تەوافق و تەوازن لەم حکوومەتە دەبوایە ڕەچاو بکرێ و پەیڕەو بکرێ ئەمە پێشێل کراوە کەواتە ئێمە تەنیا گوتومانە تەعامل لەگەڵەمە دەکەین بۆ ئەوەی هیچ بیانویەک نەبوو حکوومەتی جێبەجێکار لە بەغدا بمێنێتەوە نەبوو ئەو پەرلەمانتارانەی کە ئەم یاسای قەرزەی پەسەند کردووە کە دواتر بڵێن حکوومەتی هەرێم نهاتوتە پێشەوە ئێمە هیچ بیانوێکمان نەهێشتوتەوە هەموو هەنگاوێکی پێویستمان هاوێشتووە بۆ ئەوەی دەستەبەری شایستەدارەکانی خەڵکی کوردستان بکەین. دولة رئيس الوزراء السلام عليكم وأسأل سؤال لو سمحت بشقين الشق الأول يتعلق بالنوايا الحسنة التي يرى البعض أنها تتوفر لدى السيد الكاظمي دولة رئيس الكل يجمع على أنه السيد الكاظمي لديه نوايا حسنة باتجاه حل الملفات العالقة ما بين الحكومة الاتحادية وحكومة إقليم كردستان هنا أسأل كيف ممكن أن ندعم هذه النوايا بظل رفض سياسي يمارس من بعض الجهات النافذة داخل أروقة مجلس النواب الشق الثاني يتعلق باتفاقية شنغال هنالك من يعرقل هذه الاتفاقية ذات المقبولية الدولية التي أتت من روح الدستور العراقي أنت كيف تفسر من يعرقل هذه الاتفاقية اليوم؟ لسر خاڵی یەکەم ئێمە ڕێزمان هەیە بۆ بەڕێز مستەفا کاظمی بە دۆستی خۆمامان زانیوە و لە سەرەتای دەست بەکاربوونیشەوە بەبێ هیچ پێشمەرجێک ئێمە پشتیوانیمان لێ کردووە و تا ئێستاش پشتیوانی لێ دەکەین بۆ جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنە دەستوریانەی کە پێویستە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی فدرالی جێبەجێ بکرێت. مەسەلە تەنیا نیەتی شخصی نییە مەسەلە وەیە کە ئایا لە ئەو ئەجوای لە بەغدا حاکمە تا چەند ڕێگە دەدا بە جێبەجێکردنی ئەو بەڵێن و ڕێکەوتنانەی کە لە بینی حکوومەتی فدرالی و حکوومەتی هەرێمدا هەیە ئێمە داوا دەکەین هەروەک سەرۆک وەزیرانی عێراق ئەبێ سەرۆک وەزیرانی هەموو پێکاتەکان و هەموو ناوچەکانی عێراق بێت کوردستان تایبەتمەندی خۆی هەیە ئێرە کیانێکی فدرالیە بەڵام ئێمە ئەرک و مافەکانیشمان بە پێی دەستور دیارە وەکو سەرۆک وەزیرانی عێراق پێویستە داکۆکی لە مافەکانی هەرێمی کوردستانیش بکە و تەنیا لایەنێکی زاڵ بەسەر پەرلەمان یان بەسەر دەستهەڵات لە بەغدادا ناتوانن ڕێگری لە جێبەجێکردنی ئەم ئەرکە بکەن و داوامان وایە وەکو سەرۆک وەزیران ئەرکی خۆی ببێنێت و ممارەسەی دەستهەڵاتی خۆی بکە وەکو سەرۆک وەزیرانی هەموو عێراق بە شێوەیەکی دادپەروەرانە بڕیار بدات. سەبارەت بە خاڵی دووهەم هی شنگار کە جەناب باست کرد ئەمە جاری سێمە ئەم پرسیارە دەکرێت دیسانیش دەڵێم ئێمە چاوەڕێین بۆ ئەوەی ڕێکەوتنەکە وەکو خۆی جێبەجێ بکرێ بەڵام ئەو لایەنانەی کە پێویست بوو شنگال بەجێبێڵن تاکو ئێستا لە شنگاردا ماونەتەوە بەعزێکیان بەداخەوە بەڵام قبول کراون لە مؤسساتی عێراقی بە شێوازێکی تر لە ژێرچەتر و ناوێکی تر قبول کراون و ئەوانەی تریش کە بە یونیفۆرمی جیاواز لە بنکە و بارەگەکانیان دەمانەوە و ئاڵای جیاوازیان لە بارەگەکانیان هەڵکەند بوو ئەوانە بۆ چەند کاتژمێرێک شوێنەکانی خۆیان بەجێهێشت و دواتر بە یونیفۆرمی مەدەنی دیسان گەڕانەوە بۆ هەمان بارەگەکان و تا ئێستا ئێمە نەمان بینیوە هیچ خطوەیەکی جدی لە جێبەجێکردنی ئەم ئیتیفاقە بکرێت جگە لەوەی کە هەندێک هێزی جەیش
بەرەو ئەو شوێنانە چوون چاوەڕێین ئەزانین بابەتەکە بابەتێکی هەستیارە بەڵام هیوادارین کە حکوومەتی فدرالی لە بەغدا بەپێی ئەو ڕێکەوتنەی کە کراوە و لانی یوئێنیشی تێدا بووە وەکو خۆی جێبەجێ بکرێ ئێمە ناومید نەبووین بە هیوانین و هیوادارم کە هەموو لایەکیش لە حکوومەتی عێراق و لە پەرلەمانی عێراقیش پابند و پاڵپشتی بەڕێز کازمی بن بۆ جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنەی بینی هەرێم و بینی حکوومەتی فدرالی کە سەرەتایەکی باش دەبێت بۆ جێبەجێکردنی زۆر لە خاڵەکانی تری ناکۆکی بینی هەردووکلا. فخامة الرئيس تحية طيبة. عثمان الشلش من الشرقية نيوز. سيادة الرئيس أسأل حول مظاهرات السليمانية، هل تتوقعون أن هناك جهات على المستوى العراقي أو مستوى الدول المحيطة في الإقليم لها يد في إثارة البلبلة في إقليم كردستان، إثارة الفوضى، إيصال رسائل مغلوطة ومعلومات مغلوطة؟ هذا السؤال الأول. السؤال الثاني، الاختلاف والاتفاق مع بغداد خلال ال8 سنوات الماضية طويل وكثير، في حال الفترة القادمة لم تتوصلون إلى نتائج مرضية لأربيل أو اتفاق شامل مع بغداد، ما هي خيارات إقليم كردستان وما هي خيارات أربيل؟ شكرا. سەبارەت بە بەشی یەکەمی پرسیاری جەنابەت پێویست ناکەم من بڵێم ئەگەر ئێوە بچن سەیری ڕاگەیاندنەکان و بەیاناتی ئەو لایەنە نەبدەن خۆتان ئەبینن کە کێن تەشجیعی تێکدانیان وەزع دەکەن و تحریکی خەڵک دەکەن اینجا لەبەرەوە ڕاستە ئەوەی جەنابەت دەڵێ لایەن هەیە لە ناوخۆیە و لە دەرەوەش هەیە کە زۆر بە ڕاشکاوانە و بە بێترس و بێشەرمانەش زۆر باشکرا باز دەکەن کە پشتگیری لە تێکدانیان قوارەیە دەکەن لەبەرەوە پێویست ناکەم من ئاماژە بە هیچ ناوێک بدەم. سەبارەت بە پەیوەندی نێوان ئێمە و حکوومەتی عێراقمە هەموو هەوڵێک دەدەین بۆ ئەوەی پەیوەندیەکانمان دیسان دووپاتی دەکەمەوە لەسەر بنەمای دەستور ڕێک بخرێتەوە و جێبەجێ بکرێ. بەڵام ئەگەر هاتوو حکوومەتی فدرالی نەیتوانی ئەرکەکانی خۆی جێبەجێ بکە ئێمە وەکو هەرێم ئەوەی پێمان بکرێ بۆ پاراستن و بەردەوام بوون لە بەرژەوەندیەکانی خەڵکی خۆمان بەردەوام بین و احتیفاز بەم کیانە بکەین. Vladimir Vilgeburg, Kurdistan 24 English. Does the KRG support the unity talks in Syria, in Rojava, between the Kurdish parties, and what does the KRG expect from those talks? نازم بە کوردی ئەگەر ئیجازە بێ وەڵام دەمەوە یان بە ئەنگلیزی کەیف خۆمە هەر بە کوردی وەڵامە دەمەوە. ئێمە لەگەڵ ئەوەین گفتوگۆ ڕێگەی چارەسەرە بۆ هەموو کێشەکان لە هەر شوێنێک بێت. بەڵام ئەمە بابەتێکە لە بینی خۆیان مەتروکە و ئەبێ ڕێز لە خواست و ویستی هەموو لایەک بگیرێن ناکرێت لایەنێک لەبەر باڵادەستی هەیمەنەتی خۆی و بڕیارەکانی خۆی لەسەر لایەنەکانی تر فەرز بکە. لەبەرەوە ئێمە پشتگیری لە هەموو گفتوگۆیەک لە هەر شوێنێک بێت دەیکەین بۆ ئەوەی بگەن بە ڕێکەوتنێکی تەندروست بۆ کە لە بەرژەوەندی گشت خەڵکی ئەم شوێنانەدا بێت. زۆر سپاسان دەکەم سەرکەوتوو بن.